کتێبی نیگایەک لە ئێستا خەونێک بۆ سبەی. نیگایەک لە ئێستا خەونێک بۆ سبەی لە نووسینی مەریوان وریاقانە، بەختیار عەلی، ئاراس فەتاح، ڕێبین هەردی. نیگایەک لە ئێستا خەونێک بۆ سبەی داکۆکیکردنە لە مافەکانی ئینسانی کورد و هەوڵدانە بۆ گۆڕینی وێنەکان، باسکردنە لە ئەزموونی سیاسی کورد لە ئەزموونێکی شۆڕژگێرانەوە بۆ ئەزموونێکی گەندەڵکارانە، نیشتیمان لە ماڵی حیزبەوە بۆ ماڵی هەمووان، گۆڕینی ئینسانی کورد لە بوونەوەرێکی بریندارەوە بۆ بوونەوەرێکی ڕێزدار، پتەوکردنی دادوەری و نەهێشتنی نایەکسانی و چارەسەری کێشەی هەژاری لە کوردستان، دزێوبوونی ماناکانی سیاسەت لە کوردستاندا، کارکتەری سیاسی کورد و شێوەی دروستبوونی، ئاکارەکانی نوخبەی سیاسی کوردی، پەیوەندی ڕۆشنبیر و سیاسەت، حەزب چی بێت و چۆن دروست بێت. نیگایەک لە ئێستا خەونێک بۆ سبەی ئێستا لە بازاڕەکانی کوردستاندا دەست دەکەوێت. نیگایەک لە ئێستا خەونێک بۆ سبەی. نیگایەک لە ئێستا خەونێک بۆ سبەی کتێبێکە کە هەر چوار نووسری بە توانای کورد مەریوانی وریاقانە، بەختیار عەلی، ئاراس فەتاح، ڕێبین هەردی نووسیویانە. لە بەرگرنگی بابەتەکانی ناوی هەر جارەی لە ڕادیۆ دەنگی گۆڕانەوە گوێتان لە بابەتێکی ئەم کتێبە ئابێت. یەکەم، داکۆشیکردن لە مافەکانی ئینسانی کورد و هەوڵدان بۆ گۆڕانی وێنەکان. یەک، ئەزموونی سیاسی کوردی لە ئەزموونی شۆڕژگێڕانەوە بۆ ئەزموونی گەندەڵکاران. ڕەنگە سەرەکی ترین کێشەیەک ئەمڕۆ ڕوبەڕووی کورد و مافە سیاسیەکانی ببێتەوە ئەو گۆڕانە نێگەتیڤانە بێ کە بەسەر وێنەی ئەزمونە سیاسیەکەی کورد داهاتووە، چ لە بەرچاوی کوردخۆی و چ لە بەرچاوی دنیای دەرەوەدا. ئەمڕۆ ئەزمونە سیاسیەکەی کورد وەک ئەزمونێکی خراپ و گەندەڵ و بێفەڕ وێنە ئەکرێ. دەنگ و باس و هەواڵ و حیکایەتی گەندەڵبوونی ئەم ئەزمونە لەسەر زاری دۆست و دوژمنانی کوردن. هەڵسەنگاندنی ئەم ئەزمونە بەڕادەیەک نێگەتیڤە، وێنەی کوردیشی وەک نەتەوەیەک کە بۆ ئازادی ئەجەنجێ بە شێوەیەکی ترسناک گۆڕیوە. تا ساڵانی یەکەمی دوای ڕاپەڕین وێنەی کورد لە چاوی دنیای دەرەوەدا وێنەی قوربانیەک بوو کە ڕازی نەبوو تەسلیمی ڕۆڵی قوربانی بوون بێ و بە ئیرادەیەکی بەهێزەوە لە جەنگدا بوو لەگەڵ ئەو دۆخی داگیرکردن و بێدەنگکردن و پەراوێزخستنەی گەمارۆیدا بوو. وێنەی کورد وێنەی نەتەوەیەکی خەباتکار بوو کە بۆ ئازادی و سەرفرازی ئەجەنجی و لە ڕێگای بەرگری لە مافەکانی خۆیەوە بەرگری لە مافەکانی مرۆڤ و ئازادی و ڕێزگرتنی ژیان و ڕێزگرتنی ئینسانە کرد. ئەم وێنەیە وای کردبوو کورد چەندەها دۆستی لە ناو بەشە زیندۆکەی ویژدانی مرۆڤایەتیدا چ لە ناوچەکەدا و چ لە ئاستی جیهاندا هەبێ. بەڵام ئەمڕۆ ئەم وێنەیە گۆڕاوە بۆ وێنەی میلەتێکی بێدەنگکراوی خاوەن کۆمەڵێک سیاسی گەندەڵ و نابرپرسیار و نادیموکراس. میلەتێک کە سیستەمە سیاسیەکەی نەک تەنها پێشێلکاری گەورەی مافەکانی مرۆڤەکە، بەڵکو سادەترین پرەنسیپی سیستمێکی سیاسی تەندروست و قابلی قبوڵکردنیشی تێدا نییە. سیاسیەکانی ئەم سیستمە نەک لە خەمی مافی مرۆڤ و مافی کۆمەڵگادانین، بەڵکو سەرقاڵی گۆڕینی کوردستانن بۆ دەغیلەیەکی گەورە بۆ خۆیان و کوڕەکان و نەوەی کوڕەکانیان. ئەم تێکچوونەی وێنەی کورد لە ناوخۆی کوردستانەوە دەست پێکا. ئەمڕۆ ئەزموونی سیاسی کوردی بەر لە هەر کەسێک لە بەرچاوی خەڵکی کوردستان خۆی کەوتووە. اینجا بۆتە بابەتی ڕەخنە لای ڕێکخراوەکانی چاودێری مافی مرۆڤ و دەستگا و ئۆرگانە نێودەوڵەتیەکان. بەڕادەیەک ئەمڕۆ کوردستان بۆتە میوانێکی بەردەوامی لیستی ئەو وڵاتانەی بە شێوەیەکی بەرفراوان مافی مرۆڤیان تیا پێشێلەکرێ. ئەم گۆڕانە لە وێنەی نەتەوەیەکەوە کە بۆ ماف و ئازادەکانی مرۆڤ تێئەکۆشێ بۆ نەتەوەیە کە زۆرترین پێشێلکاری مافی مرۆڤی تیا ئەکرێ. یەکێکە لەو گۆڕانە ترسناکانەی تا ڕادەیەکی زۆر پەردە لەسەر هەڵە و کەم و کوڕیە بنیادیەکانی ئەم سیستەمە سیاسی کۆمەڵایەتی هەڵەماڵێ کە لە دوای ڕاپەڕینەوە لە کوردستاندا باڵا دەستا. لە ساڵانی ڕابردوودا خەڵکی کوردستان بە چەندەها شێوە ناڕزایی و ڕەخنەی خۆیان بەرامبەر بەم سیستمە دەربڕی، لە چوونە سەرجادە و خۆپیشاندانەوە تا بەکاری تونند و تیژی ئەگا. بەڵام دەسەڵاتدارانی کورد گوێیان بەم ناڕزای و تووڕە بوونانە نەدا و بەردەوام بوون لەسەر ئەو ڕەوتەی لە دوای ڕاپەڕینەوە گرتوبیانە بەر. لەمڕۆ ئەوەی لایەنە نێودەوڵەتیەکان لەسەر ئەزموونی کوردستان نووسیویانە و دەینووسن هیچی ئەو توی کەمتر نییە لەوەی لەسەر سیستمە هار و ناشرین و نابەرپرسیارەکانی تری دنیا دنووسێ. لە 18 ساڵی دوای ڕاپەڕیندا سیاسەتمەدارانی کورد دنیایەکیان دروست کردووە کە کەس ناتوانێ و نایەوێ
وەک نمونەی سیستمێکی سیاسی و ئیداری قابلی بەرگری لێکردن باسی بکە. کوردستان لە دیدی هەموو ئەوانەدا بە وردی تەماشای ئەکەن شوێنێکە سیستمە ئیداریەکەی بەڕادەیەکی ترسناک گەندەڵە، تاریکاییەکی گەورە لە دەوری پرۆژە ئابووری و داهاتە مادیەکانی وڵاتەکە هەیە. سیستمە سیاسیەکەی لەوە نزیک دەبێتەوە ببێتە سیستمێکی ویراسی کە تیایدا دەسەڵات لە باوکەوە بۆ کوڕ و لە مامەوە بۆ برازا و لە براوە بۆ برا بگوازرێتەوە. هەموو ئەمانەش بەسەریەکەوە وایان کردووە مەسەلەی کورد زۆربەی هەرە زۆری ئەو مانە ویژدانی و ئەخلاقیانە بدۆڕێنێ کە خەباتی درێژخایەنی میلەتی ئێمە بۆ ئازادی پێیبەخشیوە. ئەم دۆڕاندنەش مانای لە دەستدانی ئەو سەرمایە ڕەمزیەیە کە شوێن و جێی معنەوی نەتەوەیەک دەستنیشانەکە و ڕۆڵێکی گرنگیش ئەجێڕێ لەوەدا ئەو نەتەوەیە چۆن تەماشای خۆیەکە و چۆن لە دەرەوە ڕاتەماشای دەکرێت. یەکێک لە چەکە هەرەک بەهێزەکان بەدەستی کوردەوە بۆ پاراستنی خۆی لە ناو هاوکێشە ناهاوسەنگەکانی سیاسەت و دەسەڵاتدا پاراستنی ئەو وێنە ئەخلاقیەیە کە کورد وەک میلەتێکی خەباتکەر بۆ ئازادی و دادپەروەری و مافی یەکسان و دیموکراسیەت نیشانەدا. لە دەستدانی ئەم وێنەیە لە دەستدانی یەکێکە لە کۆڵەکە استراتیژیەکانی پاراستنی بوون و مانەوەی میلەتی ئێمە. بۆیە پێمان وایە ئامادەجی بەردەوامی ئەو ڕەهەندە ویژدانی و ئەخلاقیەیە لە سیاسەتی کوردیدا و کردنی ئەم دیدەیە بە بنەمای هەرەسەرەکی ئەو سیستمە سیاسیەی لە کوردستاندا دروست دەکرێت. پێویستە بە بەردەوامی بەشێک بێ لە سیاسەتی کوردی. میلەتی ئێمە ناتوانێت سیستمە سیاسیەکەی لەسەر شێوەی ئەو سیستمانە دروست بکە کە لە ناوچەکەدا هەن. سیستمی سیاسی لە کوردستان نابێت کۆپی سیستمە سیاسیەکانی دەوروبەر بێ. هەموو کۆپیکردن و لاساییکردنەوەیەکی ئەو سیستمانە ئەو ژێرخانە ئەخلاقی و ویژدانی و معنەویە وێرانەکە کە مافیبوونی سیاسی سربەخۆ بە میلەتی ئێمە ئەبەخشێ. لەکوێدا سیاسەتکردن لە کوردستان لە سیاسەتکردن لە بەشەکانی تری ناوچەکە چوو، لەوێدا مەترسی تەنیا کەوتنی سیاسی و نەمانی دۆستی ڕاستەقینە و نەمانی متمانەی دنیا و میلەتی کورد خۆشی بە سیاسیەکانی دێتەکایەوە. لادان لەم پرەنسیپە و بەرەمێنانی سیستمێکی سیاسی داخرا و گەندەڵ و ویراسی پرۆژەی لە ناوبردن و ژێردەستەکردنی کورد بە شێوەیەکی ترسناک ئاسان دەکا. کارەساتی سەرەکی دنیای دوای ڕاپەڕین لەوەدایە ئەم ڕەهەندە ئەخلاقی و ویژدانی و معنەویەی مەسەلەی کوردی تیادا کوژرا و وێنەکانی ئەم مەسەلەیە لە یادەوەری خەڵک و دنیادا خەریکە بە تەواوی کورد دەبێتەوە. بۆ وێنەی قەوارەیەک تێیدا سیاسەت و ئابووری بە چەشنێکی مافیایی تێکەڵ یەکدی بوون کە ڕێگای بۆ پێشێلکردنێکی بەرفراوانی ماف و یاسا کۆک کردوتەوە. لە ڕاستیدا سیستمی سیاسی لە کوردستاندا تاقە سیستمێکە لە ناوچەکەدا کە بەبێ ئۆپۆزیسیۆن دەژی. تەنانەت ئەزمونە سیاسیەت تۆتالیتاری و نیمچە تۆتالیتاریەکانی ناوچەکە ئۆپۆزیسیۆنیان هەیە. لایانی کەم ئۆپۆزیسیۆنێکی ڕاونراو بۆ دەرەوەی وڵاتەکانیان کەچی ئەزمموی کوردی ئەزمونێکی بێ ئۆپۆزیسیۆنە. ئەوەش ئەم دۆخی بێ ئۆپۆزیسیۆنەی دروست کردووە پاوانکردنی بواری سیاسی ئابووری و کوردستانە لەلایەن نخبەیەک سیاست مەداری کوردەوە کە وڵات وەک موڵکی تایبەتی خۆیان تەماشا دەکەن و هەرچیەکیش کە لە دەسەڵاتیان کەم بکاتەوە وەک هەڕەشە بۆ وڵات و نەتەوە تەماشای دەکەن. ئەم شێوازی حکومڕانیە لە ناو کوردستان خۆیدا و لە پەیوەندیدا بە هەندێک پرسینەتەوەی گرنگەوە زیانی گەورەی لە مەسەلەی کوردداوە. شێوازی ئیشکردن و ئیدارەدان و بەڕێوەبردننی دەسەڵاتی کوردی بە شێوەیەک خراپ و نالەبارە نەیتوانیەوە وا بکە گروپە ئەتنی و دینیەکانی ناوچە دابڕاوەکان لە کوردستان بەویستی خۆیان داوا بکەن بیان خەنە سەر هەرێمی کوردستان. بەڵکو بۆتە هۆی ترسان و تەرینەوەی ئەم گروپانە لە کورد و دژایەتیکردنی داواکاریە مێژوویەکانی. سیاسەتی بە حیزبکردنێکی پەرگیری هەموو جیهازی ئیداری و هەموو ڕەهەندەکانی تری ژیانی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی لەو ناوچانەدا هەموو ئەو گروپ و لایەنانەی تۆقاندووە کە وەک کەمەنەتەوە و گروپی ئەتنی و دینی تەماشای دەسەڵاتی کوردی ئەکەن. ئێمە کە ئەمە دەڵێن ئەم ڕاستیە دەزانین کە هەندێک گروپی بچووکی ناو ئەو کەمینانە هێز و تەماحویستێکی سیاسی تایبەت دەیانجوڵێنێ، بەڵام ئەم ڕاستیە لە خراپی ئیدارەدانی دەسەڵاتی کوردی بۆ ئەو ناوچانە کەم ناکاتەوە. لەلایەکی ترەوە بەوەی لە دەستدانی ماناویژدانی و ئەخلاقی و دیموکراسیەکانەوە دەسەڵاتدارێتی کوردی تا ئەمڕۆ ڕێگرە لەوەی ئەو ململانێ سەختەی لەمڕۆدا لە نێوان کورد و بەغدادا هاتۆتە کایەوە بێگومان لە ئایندەشدا تونترێ بێتەوە ببێتە ململانێ لە نێوان دوو مۆدێلی جیاوازی حکومڕانیدا، یەکێکیان کراوە و دیموکرات و شەفاف و ناگەندەڵ و ڕێزگر لە ئینسان و لە ئیرادە و سوود و قازانجی گشتی، ئەوی تریان پێچەوانەی ئەمە. گەڕاندنەوەی ئەم مانایانە بۆ ناو سیاسەت لە کوردستاندا ئەرکی سەرەکی هەر ریفۆرمێکی سیاسیە، چونکە بەبێ بەرزکردنەوەی مەسەلەی کورد بۆ ئەم ئاستە ئەخلاقی وجدانیە ئەگەری تەنها کەوتنی میلەتی ئێمە ئەگەرێکی زیندووە و
مێژووی سەدەی بیستەمیش نیشانی داین تەنیا کەوتنی میلەت و گروپە ئەتنیە بێدەوڵەت و لاوازەکان و جینۆساید چەند زۆر لە یەکتریەوە نزیکن لە دنیایەکدا کە بە ڕادەیەکی زۆر وێنە حکمی دەکا. بیناکردنەوەی وێنەی کورد وەک نەتەوەیە کە بە خەباتی خۆی بۆ بەدەزێنانی ئازادی و ماف و یەکسانی بەرگری لە ئازادی و ماف و یەکسانی ئەکا لە ئاستە جیهانەکەیدا هەرکێکی استراتیژی گرنگ و گەورەیە، بەڵام دیارە چاکردنەوەی وێنەی کورد بە پڕوپاگەندە و پارە سەرفکردن نابێ لە ڕێگای کڕینی ئەم یان ئەو نووسەر و ڕۆژنامەنووسی خۆماڵی عەرەب، تورک، فارس یان ئەوروپی و ئەمریکی بۆ ئەوەی وێنەیەکی پۆزتیڤ لەسەر ئەزموونی سیاسی کوردی بڵاو بکەنەوە و بە باش لەسەری بنووسن، بەوەش نابێ پارێکی زۆر بەمیان بەو گۆرانی بێژی بەناو بانگ و بێناو بانگ بدرێ بۆ ئەوەی بێ لە کوردستان ئاهەنگساز بکە، بەوەش نابێ حیزبە سیاسیەکانی کوردستان پارێکی زۆرتر لەو ئیمبراتۆریەتای ئەعلامیەدا سەرف بکەن کە بۆ ستایشکردنی خۆیان دروستیان کردووە، بەڵکو بەوە دەبێت لە ناوەوە کار بۆ گۆڕانی ئەو سیستەمە بکرێ و ئەو شوێنانەی ڕەخ نەکراون دابڕێژرێنەوە و چاک بکرێنەوە و بگۆڕدرێن. ئەوەی پێی وا بێدرۆکانی ناو ڕاگەیاندن دەتوانن ڕاستیەکانی ناو واقیع بشارنەوە لە ئەفسانەیەکی گەورەداژی، ئەوەی هەزاران خەڵک بەکرێ بگرێ و بەهێز و توانای پیاوێکی نەخۆشدا هەوڵ بدەن کاریگەری دڵۆپێکی دەرمانی ڕاستەقینەیان نییە کە بیخەیتە سەر خودی زامەکان. ئێستاش خاڵی دووەمتان پێشکەشەکەین، نیشتیمان لە ماڵی حیزبەوە بۆ ماڵی هەمووان. نیشتیمان بە تەنها پارچە زەویەکی جوگرافی نییە، بە تەنها کۆمەڵێک شاخ و دەشت و دۆڵ و نزار نییە. نیشتیمان بەر لە هەموو شتێک سەرزەمینێکی سیاسی و یاسایی و ئەخلاقی و ئیداری و ئینسانیە، شوێنێکە مرۆڤ تیایدا هەم ماف و هەم بەرپرسیارەتی هەیە. نیشتیمان بریتیە لە کۆی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی و کللتوری و سیاسیانەی کە تیایاندا هەستکردن بە بەرپرسیارەتی و ئازادی و بەختەوەری تاک و گروپەکانی کۆمەلگا پێکەوە گرێ ئەدرێ. ساڵانێکە لە وڵاتی ئێمەدا ماشێنێکی گەورەی وێرانکردنی ئەم پەیوەندیە لە ئارادایە. سیاسەتی حیزبۆکراتی کوردی کللتورێکی بەرەمهێناوە کە ماناکانی هەستکردن بە بەرپرسیارەتی گۆڕیوە بۆ کللتوری بێباکبوون و چەمکی ئازادیشی وەرچەرخاندووە بۆ ئەخلاقیاتی تاڵانکار. لەم نیشتیمانە حیزبیەدا تەنها ئەوانە ئازادن کە بێباکانە لە دەرەوەی هەموو بەرپرسیارەتی و لێپرسینەوەیەک سامانی نیشتیمان تاڵانەکەن. لە ئێستادا حیزب ئازادیەکی ڕەهای هەیە بە ناوی پاراستنی بەرژەوەندی و ئاسایشی نەتەوەییەوە گەورەترین لێپرسینەوە لە بچووکترین ماف و ئازادی تاکەکان بکە، بەڵام بێدەنگیەکی ڕەهاش هەڵبژێرێ بەرامبەر بە گەورەترین تاڵانکاری و پێشێلکاری و سەرپێچی ئەندامان و بەرپرسانی خۆی. ئەوەی سەیری جیهازی ئیداری ئەم نیشتیمانە بکە بۆی دەرەکەوێت چۆن حیزب گۆڕیوێتی بۆ جیهازێکی حیزبی کە ئینتیمای بۆ حیزب بە سەدان جار لە ئینتیمای بۆ نیشتیمان گەورەترە. سیر نییە لە وڵاتێکدا بەدەگمەن نەبێ بەڕێوەبەری دەستگایەکی ئیداری نەدۆزیتەوە حیزب دای نەنابێ و حیزبی نەبێ. نیشتیمانێک جیهازە ئیداریەکەی کورد بوو بێتەوە بۆ جیهازێکی حیزبی و کەسانی ناحیزبی نەتوانن خەون بە پۆستێکی ئیداری گەورەوە ببینن، لەوە کەوتووە نیشتیمانی هەمووان بێ. لە هەمان کاتدا حکوومەتی دوو حیزب سالاری بە ناوی پاراستنی ئاسایشی نەتەوەییەوە یاسا دەرەکا تا بتوانێت کۆنتڕۆڵی هەموو ژیانی ڕۆژانەمان بکە، گوێ لە تەلەفونەکانمان بگرێ و ئیمەیل و فاکسەکانمان بخوێنێتەوە، کەچی ئامادە نییە کۆنتڕۆڵی گیرفانی سیاسیەک بکە لە ڕێگەی دانانی دەستەیەکی نەزاهەوە. ئەم نیشتیمانە حیزبیە ئەخلاقیەتێکی بێباکانەی لە ناو تاک و گروپە کۆمەڵایەتیەکان بەرهەمهێناوە کە خۆشەویستی نیشتیمان و بەرپرسیارەتی هاو نیشتیمانیانەی بچوو کردوتەوە بۆ هەستی حیزبگەرایی و ناوچەگەرایی و خێڵگەرایی. لەم سیستەمەدا چەمکی نیشتیمان کورت کراوەتەوە بۆ سنوورێکی جوگرافی تەسکی دەستەگەریانە. ئەوانەی لە ناو ئەم چوارچێوە و بازنە حیزبیە تەسکەدا ئەژین بەشدارن لە دابەشکردنی سامان و دەسەڵات و بڕیاری سیاسیدا. ئەوانەیشی لە دەرەوەی ئەم بازنێدان پەراوێزکرا و بێبەشن لە هەموو چەشنە بەشداربوونێک لە نەخشاندنی ژیان و دواڕۆژی سیاسی کۆمەلگادا. نیشتیمان ئەو شوێنەیە کە مرۆڤ تیایدا مافەکانی پارێزراو بێت و دادپەروەری لە نێوان تاک و گروپە کۆمەڵایەتیەکاندا پیادە بکرێت و هەست بە بەختەوەری و ئارامی و ئاسایش بکە. هەست بکە ئینتیمای بۆ شوێنێک هەیە ئینسانبوونی دەپارێزێ و گەشەی پێدەدا و ڕێزی لێدەگرێ. سیستەمی جوت حیزب سالاری کوردی یەکێکە لە دەگمەنترین ئەو دەسەڵات دارێتیانەی کە چەمکی نیشتیمانی لە بەهایەکی ویژدانی و ڕوبەری پێکەوە ژیانێکی مانادارەوە گۆڕیوە بۆ مەنزڵگای خەمساردی و نائومێدبوون و نەمانی لانی کەمی ئینتیمایەکی ویژدانی ڕاستەقینە بۆ سەرم زەمەنە.
ئامار و ڕاپرسیەکان هێمای ترسناکی ئەوەمان بۆ ئەکەن کە وڵاتی ئێمە یەکێکە لەو دەڤەرانەی تایدا گەنجان هێندەی خەون بە هەڵهاتنەوە ئەبینن ئەوەندە بیر لە بیناکردنی نیشتیمانەکەیان ناکەنەوە. ئەوانەیشی خەون بەگەڕانەوە بۆ نیشتیمان ئەبینن وەک خەڵکانی بە نیشتیمان و نەتەوە نامۆ هەڵس و کەوتیان لەگەڵدا ئەکرێ بە تایبەت گەر ئەو گەمانە قبول نەکەن کە نیشتیمانی ئێمەیان کردوتە نیشتیمانی نوخبەیەکی حیزبی بچووک و داخراو. چەمکی نیشتیمان لە دیدگای حیزبدا کورد کراوەتەوە بۆ جوگرافیایەکی بێگیانی ئیدارەکردن کە هەر حیزبە و بە ئارەزوی خۆی تایدا بێپلان و بەرپرسیارەتی بە بازدان بەسەر سادەترین پێدراوی نەتەوەییدا نەخشەی ئابووری و سیاسەت و ئیدارە و هونەر و فکر و پەروەردەی تایبەت بەخۆی دادەڕێژێ. کوردستانی نیشتیمان تا ئەمڕۆ خاوەنی سرودی نیشتیمانی خۆی نییە، خاوەنی زمانی فەرمی یەکگرتووی خۆی نییە، خاوەنی دەستگای گەیاندنی حکومی بێلایەن نییە، خاوەنی کارەبا و ئاو و پۆست و کشتتوکاڵی خۆی نییە، خاوەنی ئابوووریەکی سیاسی نەتەوەیی نییە، خاوەنی جیهازێکی ئیداری بێرۆکراسی بێلایەن نییە و لە ڕاستیشدا خاوەنی حیزبێکی سیاسیش نییە کە سنووری ئەم یان ئەو ناوچەی کوردستان تێپەڕێنێ. ئەم نیشتیمانە بووە بە کەرتێکی گەورەی ئابووری تایبەت بە هەردوو حیزبەکە. هەردوو حیزبەکەش لە حکوومەت و پارلەماندا وەک دەستی ڕاست و دەستی چەپی یەک جەستە مامەڵە لەگەڵ سامانی ئەم وڵاتەدا ئەکەن. دەستی چەپ نایەوێ بزانێ و بیبینێ دەستی ڕاست چی ئەکا، هەروەها بە پێچەوانەشەوە. گەر بشزانن ئەوە قڕوقە پێشی کوشندەی لێکەن، چونکە هەردوو دەستەکە هەمان تەماح و ئارەزوو نیاز دەیانجۆڵێنێ. بیناکردنەوەی مانەکانی نیشتیمان ئەرچێکی گرنگی ڕیفۆرمی سیاسیە لە وڵاتەکەماندا. لەم ئاستەدا ناکرێ ڕیفۆرمی سیاسی و ڕیفۆرمی ئەخلاقی لە یەکدی دابڕین. ڕیفۆرمی ئەخلاقیش مەحاڵە بەبێ ڕیفۆرمکردنی دەسەڵات لە کوردستاندا، چونکە دەسەڵات لە کوردستاندا دەستی لە ناو هەموو ورد و درشتێکی ژیانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگی و ئەخلاقیدایە. ئەمە ژوا دەکا نەتوانین بەبێ ڕیفۆرمکردنی دەسەڵات ئەو مانە ئینسانی و دیموکراسی و ئەخلاقیانە بدەینەوە بە نیشتیمان کە دەیکاتە سەرزەمینی ئاسوودەیی ئینسانەکان. لە ئاستێکی تردا دەسەڵاتی سیاسی لە کوردستان دەسەڵاتێکی دابڕاوە لە خەڵک تاکە پەیوەندیەک دەسەڵات بە خەڵکەوە ببەستێ، تەنیا ڕابردوو تاکە شانازیەکیش بە هاوڵاتیان و نیشتیمانەوە بیکەن ژمارەی شەهیدەکان و شارۆچکە و گوندەوێران کراوەکانێتی. بەسەرکردنەوەی ژیانی هاوڵاتیان کە ئەرکێکی سیاسی و ئەخلاقی سادەی سەرۆکی هەرێم و حکوومەت و پارلەمانە دوا غەمی ئەم دەسەڵات دانانەی ئێستایە. گەر تەلەڤیزیۆن و ڕۆژنامەکان نەبێ کەس لەو نیشتیمانەدا بەبێ دیداری ئەوانە خۆش نابێ. ئەم جۆرە دەسەڵاتەن نەدەتوانێت هەستی نیشتیمان پەروەرێتی پەروەردە بکا، نەدەتوانێت نیشتیمان ئاوادان بکاتەوە و نەدەشتوانێت لە هەڕەشەی دەرەکی بیپارێزێ. ئەو دەسەڵاتەی لەسەروی هەموو کۆنتڕۆڵ و لێپرسینەوەیەکی یاساییەوە وەستا بێ ناتوانێت هەستی بەرپرسانە و هاوکاری خۆشەویستی بۆ نیشتیمان بەرهەم بهێنێ. ئەو دەسەڵاتەی دادپەروەرانە سامانی نیشتیمان دابەژنەکە مرۆڤی نائومێد و تووڕە بەرهەم دەهێنێ. ئەو دەسەڵاتەی وڵاتەکەی خۆی خۆش نەبێ و هاو نیشتیمانیان بەسەر نەکاتەوە ناشتوانێ خۆشەویستی و هەستی بەرپرسیارەتی لە ناو تاک و گروپەکانی کۆمەڵگادا بەرهەم بهێنێ. ئەو دەسەڵاتەی بەرژەوەندی نەتەوەیی کورد بکاتەوە بۆ پاراستنی دەستکەوتە دەستەیی و خێزانەی یەکەی ناتوانێت سیاسەت و ئاسایشی نەتەوەیی داڕێژێ. بەبێ سیاسەتێکی نەتەوەییش کە تیایدا ڕێزی ئینسان و ڕێزی مانە سیاسیەکانی نەتەوە یەکسان بن بە ڕێزگرتنی ژیان وەک گشتێ، ناکرێ نیشتیمان مانە ویژدانی و ئەخلاقی و ڕەمزیەکانی خۆی وەربگرێتەوە. کوردستان پێویستی بە دروستکردنەوەی کللتوری خەم خواردنی سیاسی هەیە، پێویستی بە دووبارە دروستکردنەوەی پەیوەندیەکی تەندروست و دیالۆگ ئامێز هەیە لە نێوان سیاسەت و کۆمەڵگادا، پێویستی بە بیناکردنەوەی بڕوا و متمانە هەیە لە نێوان دەسەڵات و گروپە کۆمەڵایەتیەکاندا، پێویستی بە ئاشکردنەوەی ڕایگشتیە لەگەڵ سیاسەتدا، پێویستی بە بنیادنانی بەهایەکی نوێی خۆشەویستی هەیە بۆ نیشتیمان کە لە سەروی بەرژەوەندی بەرتەسکی حزبی و دەستەگەری و خێڵەکیدا بێ. چەمکی خۆشەویستی نیشتیمان و بەرپرسیارەتی و بەختەوەری بەبێ بەدام و دەستگاییکردنی سیاست، بەرز ڕاگرتنی یاسا، پاراستنی ماف، فراوانکردنی ڕووبەرەکانی ئازادی، هێزکردنی هەستی بەرپرسیارەتی و بەرز ڕاگرتنی ڕێز بەرامبەر بە خەم و پێداویستی هەنووکەیی و ئایندەیەکان ناتوانێت دروست ببێ. گۆڕینی کوردستان لە دەغیلەیەکی حیزبیەوە بۆ نیشتیمانێکی نەتەوەیی ئەرکێکی گرنگی هەر ڕیفۆرمێکی سیاسیە لە کوردستاندا. خاڵی سێ گۆڕینی ئینسانی کورد لە بوونەوەرێکی بریندارەوە بۆ بوونەوەرێکی ڕێزدار. یەکێک لە دەرەنجامە ترسناکەکانی سیاسەتی کوردی لە 18 ساڵی دوای ڕاپەڕیندا
نەهێشتن و لەناوبردننی ڕێزە بۆ مرۆڤی کورد و کردنی خەڵکی کوردستانە بە خەڵکێکی بێڕێز. لەمڕۆوە سیاسەتی کوردی لە دوای ڕاپەڕینەوە بۆ ئەمڕۆ ژمارەیەکی گەورەی خەڵکی کوردستانی بریندار کردووە بە جۆرێک زیادەڕەوی نییە گەر بڵین کوردستان بووە بە وڵاتی مرۆڤە دڵشکا و بریندارەکان. مەبەستی ئێمە لە بێڕێزی لێرەدا مانە سیاسیەکەی بێڕێزیە. بێڕێزی وەک چەمکێکی ئەخلاقی و فەرهەنگی جیاوازە لە بێڕێزی سیاسی. بێڕێزی فەرهەنگی و ئەخلاقی بە مانای لادان دێ لەو بەهاو نۆرمە ئەخلاقی و کلتوریانەی لە کۆمەلگادا باڵادەستن، بۆ نمونە ڕێزنەگرتنی گەنج لە پیر یان ڕێزنەگرتن لە غەریب و میوان. بەڵام بێڕێزی سیاسی جیاوازە لە مانە ڕۆژانە و کلتوریانەی بێڕێزی. بێڕێزی سیاسی مانای بێڕێزیکردنی دەستگاکانی دەوڵەتە بەرامبەر بە هاوڵاتیان، ڕێزنەگرتنی دەسەڵاتدارانە بۆ مافەسەرەکیەکانی مرۆڤ و کەرامەتی تاکە کەسی هاوڵاتیان وەک بوونەوەرانی خاوەن ماف. ئەو سیستمە سیاسیەی دەستگاکانی حکومکردن و بەڕێوەبردن و چاودێریکردن تیایدا سوکایەتی بە مرۆڤەکانەکا و وەک بوونەوەری بچووک و بێڕێز مامەڵەیانەکە. سیستمێکی سیاسی بێڕێزە. ئەو سیستمەی ئەمڕۆ کوردستان پێویستی پێیەتی سیستمێکی سیاسی ڕێزگرە لە ئینسان، چونکە ڕێزنەگرتنی مافەکانی هاوڵاتی و مامەڵە نەکردنی وەک بوونەوەرێکی پڕبەها بەشێکە لە ئەخلاق و شێوازی کارکردنی زۆربەی هەرە زۆری دەستگاکانی دەوڵەت و دەستگاکانی دەسەڵات لە کوردستاندا. دروستکردنی مرۆڤی بەهادار کە هەڵگری کەرامەتی ئینسانی خۆیەتی لەوێوە دەست پێکا کە دەستگاکانی دەوڵەت خەڵک زەلیل نەکەن، جیاوازیەکان گەورە نەکەن، ڕێزی خەڵک بگرن بەو شێوەیەی کە هەن و بەو شێوەیەی دەیانەوێ ببن و بژین، واتە ڕێزی هەموو لکەشوناس و وردەشوناسەکانی ناو کۆمەلگا بگرن، ئەوەی بۆ خەڵکی ئەکەن وەک ئەرکی سەرشانیان بیکەن، نەک وەک منەت یان دیاریان خێر و مەکرەمەکردن. کۆمەلگای ڕێزبەخش ئەو کۆمەلگایەیە کە ناهێڵی هاوڵاتیەکانی هۆکاری بەهێز و ڕاستەقینەیان هەبێ بۆ ئەوەی هەست بە برینداری و ئیهانە بکەن. ئەو مافانی مرۆڤ کە پاراستنیان وابەستەی چۆنێتی کارکردنی دەستگاکانە پێشێل نەکرێن و بەرامبەر بە هەر کەسێک ڕێزێک نیشان بدەن کە لەگەڵ مرۆڤ بوونیدا بگونجێ. مەبەست لە ڕێز لێرەدا ئەوە نییە چۆن هاوڵاتیان لە نێوان خۆیاندا مامەڵەی یەکترەکەن، بەڵکو مەبەست ئەوەیە چۆن دەستگاکان مامەڵەی هاوڵاتیانەکەن. لە پاڵ ئامادەجی دادپەروەریدا ئامادەجی ڕێز ئەو پێشینە گرنگەیە کە کۆمەلگایەک ئەکاتە کۆمەلگایەکی هێمن و قابلی پێکەوە ژیان، کۆمەلگایەک بێ کێشەی قوڵ و ترسناک و بێ دروستکردنی لەشکرێک لە مرۆڤی دڵشکا و بریندارکراو. ئەوەی لێرەدا سیاست پێوەی سەرقاڵە گەڕان نییە بە دوای مۆدێلێکی تایبەت لە کۆمەلگادا، بەڵکو خۆپاراستنە لە کۆمەڵێک ئاکاری سیاسی نادروست و خراپ، خۆپاراستنە لە دڵڕەقی، لە زەلیلکردن، لە ئیهانەکردن، لە بەکەم تەماشاکردن و کەم نرخاندنی هاوڵاتیان، خۆپاراستنە لە جیاوازی و هەڵاوێردن، غەدرکردنی ئاشکرا و ژێرەکی. ڕێزگرتن لێرەدا لە بەزەی هاتنەوە نایەت، بەڵکو لە مافەوە سەرچاوە ئەگرێ. کە مرۆڤ نابێ ئیهانە بکرێ لەبەر ئەوە نییە بوونەوەرێکی بەسە زمانە و ئەبێ بە زەیمان پێدا بێتەوە، بەڵکو نابێ ئیهانە بکرێ لەبەرەوەی بوونەوەرێکی خاوەن ماف و خاوەن سنوورێکی یاسایی و بەهایەکی گەورەی خۆیەتی. بێڕێزی دەستگاکان بەرامبەر بە هاوڵاتیان لە دنیای ئێمەدا دیاردەیەکی ئاشکرایە. تووڕەبوون و ئیهانەکردن و قسە پێوتن تەنها لە خاڵەکانی پشکنین و گومرگ و زیندانەکاندا ڕوونادن، تەنها لەو ڕەفتارە سیاسی و حیزبیانەدا نییە کە خەڵک ناچارەکە بەشداری لە جەژنە حیزبی و سیاسیەکانیدا بکە، تەنها ئەوە بێڕێزی نییە بەردەوام خەڵک ناچار بە ئەنجامدانی کارێک بکەی کە نایەوێ بیکە. ڕاپێکی بەشداریکردن لەو بۆنە و مناسەبە حیزبی و سیاسیانەدا بکرێن کە ئارەزویان نییە بیکەن و لەبەر هەڕەشە و ترسی لێپێچینەوە ئامادەیە بن. تووڕەبوون و ئیهانەکردن و بەکەم تەماشاکردنی خەڵک لە بڕێکی زۆری دەستگاکانی دەوڵەت و لە عەقڵیەت و شێوازی هەڵسوکەوتی بڕێکی زۆری هەڵسوڕێرەرانی ئەو دەستگایانەدا ئامادەیە. لە هەمووشی بێڕێزتر تەماشاکردنی خەڵکە وەک ڕەعیەتێکی دەست لە سەرسنگ و تەماشاکردنی دەسەڵاتدارانە بۆ خۆیان وەک سەروەرانێک لە سەروی یاسا و لێپرسینەوە. بنەبڕکردنی دیاردەی بێڕێزی یەکێکە لە پێداویستیە سەرەکیەکانی ئەمڕۆکەی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی لە کوردستاندا. زۆربەی سیاسیەکانی کورد پێویستیان بەکردنەوەی قوتابخانەیەکی سەرەتایی هەیە بۆ ئەوەی ڕێزگرتنی مرۆڤ و ژیانیان فێر بکرێ. ئەبێ لەوێ داوانەی مامەڵەکردنی مرۆڤ وەک مرۆڤ، گۆڕینی مرۆڤ بۆ بەهای سەرەکی ناو ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی، بینینی وەک هاوڵاتیەکی خاوەن ماف بخوێنرێ. ئاشناکردنەوەی سیاسەکانی ئێمە بە بەهاکانی مرۆڤ و ڕێزگرتنی یەکێکە لە پێداویستی هەرە گرنگەکانی دنیای ئێمە، بە تایبەتی لە هەلومەرجی ئەشکەنجەدان، کوشتنی ڕۆژانەی چەنەها ئافرەت، گرتن و لێدانی ڕۆژنامە نووسان، خۆپیشاندەران، شکاندن و بێزارکردنی قوتابیان و ئیهانەکردنی هەموو ئەوانەی کە ئەوێرن و ئەتوانن ناڕزایی دەرببڕن.
ڕیفۆرمی سیاسی لە کوردستاندا ڕیفۆرمە لەم وێناکردنە تایبەتەدا بۆ مرۆڤ و ڕیفۆرمە لە ئەخلاق و شێوازی هەڵسوکەوتی دەستگاکان وەک چۆن ڕیفۆرمە لەو عەقڵێتە سیاسیەدا کە دەسەڵاتدار بە پیرۆز و خەڵک بەبوونەوەرێکی خاکی و پلە دوو پلە سێ دەهانێ بەبێ گۆڕینی مرۆڤی ئێمە لە کەسێکی بریندارەوە بۆ کەسێکی ڕێزدار لە کەسێکی پاشکە و زەلیلەوە بۆ کەسێکی ئازاد هەموو ڕیفۆرمێکی سیاسی ڕیفۆرمێکی نوقسان و کەم خوێنە بەس نییە تەنیا نان بۆ مرۆڤ دابین بکرێ ئەبێ ڕێزێکی گەورە لە نرخە ڕەمزی و قانونیەکەشی بگیرێ دەسەڵاتدارانی کورد چ سوودێک نابینن لەوەی وەک ڕژێمە دیکتاتۆریەکانی ناوچەکە لەگەڵ وڵاتی کووردا مامەڵە بکەن نمونەی باڵایان ڕەفتاری دیکتاتۆرەکانی ناوچەکە و سیستمە نامرۆڤانەکەیان بێ لەبەر ئەوەی خودی بنیادی سیاسی و قەواری سیاسی کوردی لەسەر بانگەشە بۆ جۆرە ئەخلاقێکی تر دروست بووە بەس نییە تەنیا ڕەهەندی مادی بۆ زیندەجی هاوڵاتیان دابین بکرێ بەڵکو دەبێ زۆر گرنگیشە کە مرۆڤ وەک ڕوحێکی ئازاد ببینرێ لێرەوە ڕوحی دیموکراسیەت بریتیە لە گوێگرتن لە هاوڵاتی بریتیە لە تێگەیشتن لە برین و زامەکان و هەستەکانی کۆمەڵگای تەندروست ئەوەیە کە کێشەی یەک تاک وەک کێشەی هەمووان سەیرەکە کێشەی هەمووانیش وەک کێشەی تایبەتی و شەخسی هەموو تاشێک ئەبینێ ئەمڕۆ هاوڵاتی و دەسەڵات لە دوو دنیای جیاوازدا ئەژین دەسەڵاتداران بەنیگایەک و غرورێکی بێرۆکراتی و ئەرستۆکراتیەوە سێری ئازاری خەڵکی سادە ئەکەن لە هەوڵی ئەوەدان ئەم زامانە بە تریاک و بنج ڕاگوزەر و سووک بکەن میدیا وەک شوێنی شێواندن و بیربردنەوەی دەردەکان بەکارهێنن ئەخوازن مرۆڤ بگۆڕن بۆ کۆیلەیەک کە هەستی عەدالەتی بیرچوو بێتەوە و هەست بە مافەکانی خۆی لەیاد کرد بێ لە ڕاستیدا دامەزراندنی دەستگای ئەهلی ئەکتیڤکردنی کۆمەڵگای مەدەنی داوەتکردنی ڕێکخراوە بیانەکانی پاراستنی مافی مرۆڤ بۆ چاودێریکردنی ڕەفتاری دەسەڵات بەرامبەر بە مرۆڤە سادەکان داڕشتنی سیستمێک لە مامەڵەکردنی ئەخلاقی و قانونی لە نێوان فەرمانبەری دەوڵەت و هاوڵاتیدا مەرجی سەرەکی ئاسایی بوونەوەی پەیوەندی نێوان دەسەڵات و هاوڵاتیە بفەرمونون لەگەڵ بەشی دووهەمی دادپەروەری نایەکسانی و هەژاری پتەوکردنی دادپەروەری و نەهێشتنی نایەکسانی و چارەسەرکردنی کێشەی هەژاری لە کوردستاندا مەسەلەی نەبوونی دادپەروەری یەکێکە لە مەسەلە هەرە گرنگەکانی ئەمڕۆکەی دنیای سیاسی و کۆمەڵایەتی ئێمە مەبەستمان لە دادپەروەری ئامادەگی ئەو ڕۆحە سیاسیەیە کە لەسەر دوو کۆڵەکەی سەرەکی وەستاوە یەکەمیان مامەڵەکردنی ئینسانەکانە وەک بوونەوەری ئازاد ئەم خاڵە لە جەوهەردا مانای دەستەبەرکردن و پاراستنی مافەکانی مرۆڤ و ئازادیە سەرەکیەکانی ئینسانە لە کۆمەڵگایەکی دادپەروەردا هەم مافەکانی مرۆڤ و هەم ئازادیە سەرەکیەکان بۆ هەمووان دەستەبەرکراوە و هەر یەکێک بەقەد ئەوی دی ماف و ئازادی هەیە کەس مافی زیاتر یان کەمتر و کەس ئازادی زیاتر یان کەمتر لەوی تری نییە مرۆڤەکان ئازادن چ جۆرە شوناسێکی فکری و دینی و جنسی بە خۆیان ئەدەن بۆیە دەستەبەرکردنی بڕی یەکسان لە ماف و ئازادی بۆ هەموو شوناسە ناچوونیەک و جیاوازەکان کۆڵەکەی یەکەمی کۆمەڵگایەکی دادپەروەرە کۆڵەکەی دووەمی کۆمەڵگایەکی دادپەروەر بریتیە لە دابەشکردنێکی دادپەروەرانەی سەروەت و سامان و دەستکەوتە مادیەکانی ئەو کۆمەڵگایە ئەم دابەشکردنە پێویستە دابەشکردنێکی عەقڵانی و بە ئینساف بێ بە شێوەیەک بێ کۆمەڵگا دابەش نەبێ بۆ نەدارانێک کە هیچی ئەو تۆیان نەبێت و هەبوانێکیش هەموو شتێکیان هەبێ وانە بێ کەسانێک نەتوانن سەرەتایی ترین پێداویستیەکانی ژیانێکی بەهادار مەیسەر بکەن و کەسانێکی تریش ئەوەی دەیانەوێ و ئەوەی ئارەزووی ئەکەن بێ هیچ ماندووبوونێ دەستەبەری بکەن کۆمەڵگەی دادپەروەر ژیانێکی مرۆڤانەی گونجاو و پێشکەش ئەکا تیایدا هەمووان بتوانن خۆیان پێش بخەن و گەشە بکەن هەمووان بتوانن خەون ببینن و ئەگەری وەدیهێنانی خەونەکانیشیان کراوە بێ کۆمەڵگەی دادپەروەر مانای ئامادەجی کۆمەڵگایەک تیایدا مرۆڤەکان بە شێوەیەک یەکسان و بێ هەڵاوێردن لەسەر بنەمای ئینتیمای سیاسی و حیزبی ئینتیمای دینی ڕەگەز چین و دەستەی کۆمەڵایەتی کلتور بەها و نرخی تایبەت مامەڵە بکرێن دادپەروەری بە شێوەیەکی گشتی لە دابەشکردنێکی بە ئینسافانە و عەقڵانیانەی دەسەڵات پارە زانیاری و ئازادیدا دەردەکەوێ بەسەر هێزە جیاوازەکانی کۆمەڵگادا هەموو ئەمانەش لەسەر بنەمای کۆمەڵێک ماف دەستە بەرەکرێ کە هەم یاسا و هەم ئەخلاقیاتی کۆمەڵایەتی بیان پارێزێ مەبەست لە دادپەروەری وەک چەمکێکی سیاسی بوونی کۆمەڵێک دەستگای سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری دادپەروەرە کە وەک ژێرخانی سیاسیە و کۆمەڵگایە کار بکە کە دەیەوێت کۆمەڵگایەکی دادپەروەر بێ واتە ئەو بنیادە سەرەکیەی کە کۆمەڵگایەکی دیموکراسی لەسەر بنیاد ئەنرێ بە هەموو دەستگا سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریە سەرەکیەکانیەوە ئەبێت بنیادێکی دادپەروەر بێ
تەنها کۆمەڵگایەکی دادپەروەر ئەتوانێ هاودەنگی دروست بکات لە نێوان دید و بۆچوون و تەماحەت جیاوازەکاندا. ئەتوانێت ڕێکەوتنێکی فرەجەمسەر دروست بکە لە نێوان دیدگا و بۆچوون و ویست و مەیلە ناکۆکەکاندا بەبێ ئەوەی هیچ یەکێک لەو دیدگا و مەیل و ویستانە تووشی بێدەنگکردن و داپڵۆسین و پێکدادانی تونند و تیژ ببن لەگەڵ یەکدا. هیچ دادپەروەریەک لە خۆیەوە دروست نابێت و لە هەمووشی گرنگتر لە خۆیەوە ناپارێزرێ ئەگەر ڕستێک دەستگای گرنگ نەبێ دروستی بکا و بیپارێزێ. ئیدی لە دەستگاکانی چاودێریکردنی دەسەڵاتەوە بیگرە بۆ دەستگاکانی داوەریکردنی نایەکسانیەکان و دەستگای لێپرسینەوەی پێشێلکردنی مافەکان تا ئەو دەستگایانەی کاریان پیشاندان و ئاشکراکردنی بێمافی و نایەکسانیەکانە. تەماشاکردنی دادپەروەری لەم دیدەوە نیشانی دەدا ڕادەی بێدادی لە کوردستاندا لە چ ئاستێکی ترسناکدایە. ئەو دەستگا سەرکیانەی وڵاتەکە بەڕێوە دەبن ئیدی لە دەستگا سیاسیەکانەوە بیگرە بۆ دەستگا ئابووری و کۆمەڵایەتیەکان بۆ دەستگاکانی داوەریکردن و بەشی هەرە زۆری میدیاکان لەسەر بنەمای پاراستنی ماف و پاراستنی ئازادی یەکسان بۆ هەمووان کار ناکەن. نائامادەجی یەکسانی و ئازادی لە هەموو ئاستێکدا دیار و بەرچاوە لە دابەشکردنی ئاو و کارەباوە بۆ دابەشکردنی سەروەت و سامان و سەرمایە، لە دابەشکردنی موچەوە بۆ دابەشکردنی شەهادە و هەلی خوێندن و پێشکەوتن، لە دابەشکردنی پلەپایە وەزیفە گەورەکانەوە بۆ دابەشکردنی پلەپایە وەزیفە سادەکان. بڕی ئازادی هەندێک کەس و گروپ و تاقم دەیان جار گەورەترە لە بڕی ئازادی بەشێکی زۆری ئەندامانی کۆمەڵگای کوردستان. نەبوونی ماف و ئازادی یەکسان وای کردووە هەموو ئەو مووقع و شوێنە سیاسی و ئیداری وەزیفیانەی کە دەکرێ هەلی پێشکەوتن و گەشەکردنی ئینسانەکان گەورە بکەن تەرخان بکرێن بۆ نوخبەیەکی حیزبی و ئەندامانی چەند خێزانێکی بچووک و دیاریکرا و سەر لە بەری کۆمەڵگای کوردی لێ بێبەش بکرێ. ڕاستە ناتوانین کۆمەڵگایەک لەسەر زەویدا بدۆزینەوە بێبەش نەبێ لە نایەکسانی. لە هەموو شوێنێکی دنیاشدا جۆرێک لە جۆرەکانی نایەکسانی هەر هەیە، بەڵام ئەوەی ئێمە پێی لەسەردا دەگرین و بەرگری لێ دەکەین بوونی بەهاو یاسا و دەستگایە بۆ ڕێخستن و بەڕێوەبردن و بە عەقڵانی کردنی نایەکسانی. نایەکسانی نابێت دەرەنجامی پەیوەندی هێز و تونند و تیژی و فشاری سیاسی و هەڵاوێردن و گەندەڵی و بێمافی و بێبەشکردنێکی بەردەوام و بەرنامە ڕێژکراو بێ. نایەکسانی دەبێ نایەکسانیەکی یاسایی بێ، واتە نایەکسانیەک بێ ڕەوایەتی هەبێ، لەوەوە هاتبێ کە کەسانێک بەڕاستی بەتواناتر و چالاکتر و زاناتر و خۆماندووکەرترن لە کەسانێکی تر. بەڵام تەنانەت لەم دۆخانەشدا کۆمەڵگا پێویستە زیاتر کە سەلاوازەکان بپارێزێ و دەستی نەدارانیش بگرێ. بەمانایەکی تر هەموو نایەکسانیەک ڕێسای تایبەتی خۆی هەیە. ئەوەی لە کوردستانی دوای ڕاپەڕیندا نایەکسانی دروست کردووە و تا ئەم کاتەش دروستی ئەکا توانا و لێزانی و شارەزایی و بڕی خۆماندووکردن و قەبارەی هەوڵدانەکان نییە. هەروەها پەیوەندیشی بەوەوە نییە خەڵک نایانەوێت سوود وەرگرن لەو هەلە یاساییانەی کۆمەڵگا ئەیخاتە بەردەمیان. بە پێچەوانەوە نایەکسانی دنیای دوای ڕاپەڕین دەرەنجامی سیاسەتێکی حیزبی دیاری کراوە کە تیایدا نوخبەیەک دەوڵەمەندبوونی خۆی لەسەر حسابی هەژارخستنی کۆمەڵگا پیاداکە. گروپێکی بچووک لەسەر حسابی کۆمەڵگا و لە ڕێگەی پیادەکردنی جۆرێکی پەرگیر لە نایەکسانیەوە دەوڵەمەند بووە. نایەکسانی لە کوردستاندا بە هەموو مانایەک نایەکسانیەکی نایاساییە. لە بێدادیەکی بەرفراوان و پلان ڕێژکراوی بەردەوامە هاتووە و دێ، نەک لە پرۆسەیەکی ئابووری و سیاسی یاسایی و کراوە بۆ هەمووان. نایەکسانی لە کوردستاندا لەسەر بنەمای کاری نابەجێ و نایاسایی و نائەخلاقی و نائینسانی و گەندەڵیەوە دروست بووە و گەشە دەسەنێ. کۆی ئیشکردنی هەموو سیستمە سیاسیەکە و ئەو سیستمە ئابووریەش کە ڕاستەوخۆ بە سیستمە سیاسیەکەەوە گرێدراوە لەسەر بێدادی و پێشێلکردنی پرەنسیپی یەکسانی دامەزراوە و کارەکە. واتە ئەو نایەکسانیەی لە کوردستاندا هەیە شەرعیەتێکی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و ئەخلاقی نییە، بەڵکو لە دزین و دەست بەسەراگرتنی مڵک و ماڵی گشتیەوە هاتووە. فەزڵی ئەمیان ئەو کەس و ئەمیان ئەو گروپ و ئەم ناوچەیان ئەو ناوچە دراوە و دەدرێ بەسەر ئەوانی تردا. بۆ کۆتایهێنان بەم دۆخە یاخود بۆ لاوازکردن و بەرپێگرتنی دەبێت شتەکان بە شێوەیەکی نوێ ڕیز بکرێنەوە. بە تایبەتی سەرەتاکان دەبێت خاڵی سەرەتا خاڵی دەستپێکردنی هەرکێ بڕچەیەکی کۆمەڵایەتی یەکسان بێت بۆ هەمووان، وەک چۆن لە وەرزشدا خاڵی دەستپێکردن بۆ هەمووان یەکسانە و هەموو وەرزشەوانەکان لە یەک شوێنەوە و لە هەمان خاڵەوە ڕاکەن. ئاوا لە بوارەکانی تری ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریشدا ئەبێت هەمووان لە خاڵی سەرەتادا یەکسان بن. بەڵام چونکە وەرزشەوانێک لەوی تر باشترە
توانای زیاترە، ئەزمموی زیاترە، مەشقی زیاتری کردووە و لە چوارچەوەی ئەو یاسایانەدا کە ئەو چالەکێ وەرزشیە ڕێک دەخا دەتوانێت لەوانی تر خێراتر بێ و زووتر بگا و کێبڕکێکە بباتەوە، ئاواش براوە و دۆڕاوەکانی ناو ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری دەبێت بە هەمان شێوە ببن بە براوە و دۆڕاو. واتە دوای ململانەیەکی یاسایی و کراوە و ئاشکرا بە کورتی دەبێت ئینسانەکان و گروپەکان لە خاڵی سەرەتادا وەک یەک و یەکسان بن، هەمووان لە هەمان شوێنەوە بە هەمان مافوو بە هەمان بڕ لە ئازادیەوە دەست پێ بکەن. دەبێت نایەکسانی لە خاڵی سەرەتا و دەست پێکردندا بوونی نەبێ، دەبێت لێەوە دەست پێ نەکا کەسێک سەر بەم یان بەو چینی کۆمەڵایەتیە یان سەر بەم یان بەو حیزب و بنەماڵە و خێزان و ناوچەیە. بۆیە مافی زیاتری هەیە، یان شانسی گەورەتری پێشکەوتن و گەشەکردنی لە بەردەمدایە، یان ئازادترە و لەگەڵ ئەوانی تردا یەکسان نییە. نایەکسانی دەبێت دەرەنجامی ئیشکردن و ماندووبوون و مەشق و ڕیسک و وەتا دوایی بێ. واتە نایەکسانی دەبێ نایەکسانیەکی ڕەوا بێ، شەرعیەتی هەبێ. مەبەست لە یەکسانی لێرەدا ئەوە نییە خەڵک هەمووی بەقەد یەک موچە وەربگرن یان کەس لە کەسی تر دەوڵەمەندتر نەبێ. مەبەست لە یەکسانی ئەوەیە کە هەمووان لە خاڵی سەرەتادا وەک یەک بن و جیاوازیەکان لە توانا و لێزانی و ئاستی خۆماندووکردن و هەوڵدانەوە دروست ببێ. لە دۆخی کیشدا گەرویسترا بڕێکی دیاریکرا و لە نایەکسانی لە دابەشکردنی داهاتدا هەبێ، دەبێ ئەو نایەکسانیە لە قازانجی گروپ و کەسەلاواز و نەدارەکانی کۆمەڵگادا بێ. دەبێ کۆمەلگا ئامێزێکی گەورە و خەمخۆرێکی گەورەی کەسەلاوازەکان بێ. هەر مرۆڤێک لەبەر هۆیەکی بەدەنی یان سایکۆلۆژی یان کۆمەڵایەتی نەتوانێت بەڕاستی ژیانی خۆی و ئازادی خۆی دابین بکە، ئەبێت کۆمەلگا ژیان و ئازادی بپارێزێ. یەکێک لەو هیمانومایانەی تا ڕادێکی زۆر نادادپەروەری و دڵڕەقی ئەم سیستەمە ئاشکراکە پەیوەندی بە جیهانی مناڵانی کوردستانەوە هەیە. ڕادەی هەژاری و نەداری خەڵکانێک بە ڕادەیەک گەیشتووە کە هەندێک خێزانی ناچار کردووە بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان مناڵەکانیان لە تەمەنی 4-5 ساڵیەوە ڕەوانەی ناو شەقامەکان بکەن و کاریان پێ بکەن یان فێری سوالکردنیان بکەن. ژمارەی ئەو مناڵانەی لە کوردستاندا کارەکەن و ڕۆژانە لەسەر شەقامەکان پەروەردابن بە ڕادەیەک زۆرە کە بۆ هەر میوان و چاودێرێک کە لە دەرەوە هاتبێت ئاشکرایە. وێرانبوونی گیانی مناڵانی کوردستان و نەبوونی هیچ ڕێسا و یاسایەک کە لە توندوتیژی و زەبر و دڕەقی جیهانی گەورەکان بیان پارێزێ یەکێکە لەو خاڵە ترسناکەی هەڕەشە لە ئایندەی نەوەکانی کوردستانەکە. بنابڕکردنی ئەم دیاردەیەش تەنها بۆ ڕێسا و یاسایانە ناکرێ کە کارکردن یان سوالکردنی مناڵان قەدەغاکە، بەڵکو بە چەسپاندنی زیاتری دادپەروەری و ئاوردانەوە لەو خێزانە هەژار و نەدارانە ئەکرێ کە لە خوار هێڵی فەقیریەوەن. لە ڕاستیدا بەشێکی زۆر لە ڕادەی جددیبوون و ناجددیبوونی بەهاکانی مرۆڤ لە کۆمەلگایەکدا بەو ڕەفتار و هەڵسو کەوتانەدا دەناسرێتەوە کە بەرەو ڕووی مناڵانە بێتەوە. تا ژیانی مناڵانی کوردستان لەو زەبر و ناچاری و تند و تیژیە کۆمەڵایەتی و ئابووریە ڕزگار نەکرێ کە هەر لە زووەوە جیهانی مناڵی لە مناڵان دەدزێ، ئەستەمە کۆمەلگایەکی دادپەروەر و ڕێزدار بۆ مرۆڤ و بەهاکانی دروست بکرێ. دادپەروەری تەنها ڕوویەکی مادی نییە کە پەیوەندی بە نایەکسانی هەلیکار و شانسی ژیانەوە هەبێ، بەڵکو ڕوویەکی معنەویشی هەیە کە پەیوەندی بە مامەڵەکردنێکی گونجاوەوە هەیە لەگەڵ تەمەن و توانەکانی مرۆڤدا. دادپەروەری تەنها ئەوە نییە هەلی یەکسان بۆ مرۆڤەکان بخڵقێنین، بەڵکو ئەوەشە هەر گروپێکی تەمەنی وەک خۆی مامەڵە بکرێ و ڕێزی لێ بگیرێ. وەک چۆن ناکرێ پیرەکان وەک گەنجان تەماشا بکرێن، هەرواژ ناکرێ مناڵان وەک گەورەکان مامەڵە بکرێن. ئەم دیاردەیەواتە دیاردەی کارکردن یان سوالکردنی مناڵان تا ڕادەیەکی زۆر ئەو نادادپەروەریە دڵڕقانەیە ئاشکرا ئەکا کە دابەشکردنی سامان و مامەڵەکردنی ناتەندروست و جیاوازیکردن لە وڵاتدا باڵا دەستە. بێگێڕانەوەی ڕێز بۆ چەمکی دادپەروەری بەمانە جەوهری و ڕاستەقینەکەی شتێک نابێ ناوی چاکسازی و گۆڕان و ئاسوودەیی و بەردەوامی بێ لەم قەوارە لەخ و ناسەقامگیرەی کووردا. کوردستانی دوای ڕاپەڕین بۆتە دنیایەکی دووکەرت بوو لە نێوان دوو جۆر ئینسان و گروپدا کە شتێک نەماوە پێکەوە کۆیان بکاتەوە. یەکێکیان تەواو هەژار و نەدار و نەبووە، بە جۆرێک لەبەر هەژاری مناڵە تازەبۆکانیان لە خستەخانەدا بەجێ هێڵن. ئەوی تریان بێ ئەندازە دەوڵەمەند و داراو هەبووە و بەشێکی زۆری کوردستانیان کڕیوە و کردویانە بە مڵک و ماڵی خۆیان. هەردوو گروپەکەش وەک دەرەنجامی دابەشکردنێکی ئێجگار ناڕێک و نادادپەروەر و لە ڕاستیدا مافیایانەی سەرۆت و سامانی نەتەوەیی دروست بوون. دروستبوونی دوو دنیای تەواو ناکۆک و جیاواز و دوور لە یەک لە کوردستاندا یەکێکە لەو مەترسیە گەورانەی هەم ئەمڕۆ و هەم ئایندەی کۆمەلگای ئێمە ڕوبەڕووی مەترسی گەورە ئەکاتەوە.
چارەسەرکردنی ئەم کێشەیە یەکێکە لەو ئەرکانەی کە ڕیفۆرمی سیاسی ڕاستەقینە لە کوردستاندا پێویستە جێبەجێ بکە. ڕەنگە ڕاست بێ ژمارەی ئەوانەی لە دوای ڕاپەڕینەوە لە کوردستاندا بوونەتە ملیۆنێر گەیشت بێتە چەند هەزارێک، بەشی زۆریان بەرپرسە سیاسیە گەورەکانی وڵات و خزمەکان و شەریکە ئاشکرا و نهێنیەکانیانن، بەڵام ڕێژەی ئەوانەی لە کوردستاندا لە ژێر هێڵی هەژاریدان و واتە لە هەژاری ئاسایی هەژارترن نزیکەی لە 130 دانیشتوانی وڵاتەکەیە کە ئەکاتە نزیکەی 1 ملیۆن ئینسان. چارەسەرکردنی ئەم کێشەیە یەکێکە لە خاڵە هەرە جەوهریەکانی هەر بەرنامەیەکی سیاسی بیەوێت ڕیفۆرمی ڕاستەقینە بکە. نێشتنی هەژاری و دامەزراندنی سیستمێکی باج کە قورساییەکەی لەسەرشانی دەوڵەمەندان بێ دەکرێ ببێتە ئامرازێکی باش بۆ گۆڕانی ئەم دۆخە. ڕەنگە ئەو خاڵەی کە دەکرێت لە ڕووی پراکتیکەوە بۆ یەکەم جار دەستی بۆ ببرێ پێداچوونەوەیەکی سەرتاسەریان نەبێ بە سیستمی موچەدا نابێت جیاوازی نێوان زۆرترین موچە و کەمترین و چەند سەد قاتێک بێ، بەڵکو دەبێت ڕێژەیەکی وابێ کەلانی کەمی ژیانێکی مانادار بۆ هەموو موچەخۆرێک دابین بکە. ئابووری عێراق و کوردستانی ئێستا ڕێگەی تەواوەتی بەوە دەدا کە خەڵکانی پیر و هەژار و نەخوێنەوار و پەراوێزخرا و کەم ئەندام لەم کۆمەڵگایەدا لەسەر خێر و ڕەحمەت نەژین، بەڵکو یاسا و سیستمێکی زامنکردنی ژیان دابنرێ خەڵکی لە ڕسوایی بپارێزێ و وا بکات هەموو مرۆڤەکان دەستیان بەنان و دەرماندا بگا و جیاوازیەکان بە زۆری تەنیا لە شتی کەمالیەتدا بمێنێتەوە. بەشی سێهەم، گرنگی لە دایکبوونی دیدێکی دیکە بۆ سیاسەت و پێداویستی لە دایکبوونی نوخبەیەکی سیاسی نوێ. یەک، دزێوبوونی مانەکانی سیاسەت لە کوردستاندا. گومانی تێدا نییە سیاسەت لە کوردستاندا ڕوخسارێکی دزێوی وەرگرتووە. سنوورێک نەماوەتەوە لە نێوان سیاسەت و درۆکردن و سیاسەت و خەڵەتاندن و سیاسەت و شاردنەوەی ڕاستیەکان لە کۆمەڵگادا. تێگەیشتنی سەرەکی لە سیاسەت لە کوردستاندا و تێگەیشتنە تەقلیدیە دزێوەیە کە سیاسەت بە هونەری بێدەنگکردن و فێڵکردن و درۆکردن لەگەڵ خود و لەگەڵ خەڵکدا یەکسانەکە. خەڵک وەک ڕعیەت و دەسەڵاتداران وەک شوان وێنەکە. سیاسەت بە هونەری مانەوەی بەردەوام لەسەر دەسەڵات و بە هونەری گواستنەوەی دەسەڵات لە دوای سەرۆکەوە بۆ کوڕەکان و براکان و برازاکان یەکسان کراوە. بگرە هەوڵ دراوە ئەو قەناعەتە لای خەڵک بچەسپێنێ کە ئەمە سروشتی ڕاستەقینەی سیاسەتە، بە شێوەیە گەر خەڵکی درۆفێڵی سیاسیەکانیان دۆزیەوە بە سروشتی بزانن و وەک یەکێک لە ڕێساکانی سیاسەت تەماشای بکەن کە شایەنی ڕاوەستان و ڕەخنەکردن و ڕەتکردنەوە نییە. بە پێچەوانەی ئەم تێگەیشتنە ناڕاست و باوەی سیاسەتەوە لای نوخبەی سیاسی باڵادەست لە کوردستاندا ڕیفۆرمی سیاسی لە کوردستاندا پێویستی بە بەرەمێنانی دیدێکی دیکە بۆ سیاسەت هەیە. دیدێک سیاسەت وەک هونەری بەرزکردنەوەی بەردەوامی ئاستی ژیان و پێشخستنی کۆمەلگا و پاراستنی هاوسەنگی کۆمەڵایەتی و گەشەدان بە دنیای مادی و نامادی ئینسانەکان وێنەکە. ئەم هونەرەش کاتێکمانە ڕاستەقینەکانی دەرەکەوێ کە ئاشکرا بێ لە سەر درۆ و فێڵ و خەڵەتاندن دروست نەبوو بێ، ڕادەی بەشداریکردنی هێز و لایەنە کۆمەڵایەتیەکان تیایدا گەورە و بەرفراوان بێ، کورد نەبوو بێتەوە بۆ قسە و باس و هەڵس و کەوتی چەند کەس و لایەنێکی دیاریکراو. لە هەمووشی گرنگتر بوو بێ بە هونەری دابەشکردنێکی دادپەروەرانە و ڕازیکەری شتە گرنگەکان لە دابەشکردنی دەسەڵات و سامان و هێزەوە بۆ دابەشکردنی خەون و ئەگەری پێشکەوتن و هەلەکانی گەشەکردنی کۆمەڵایەتی. لە سەروی هەموو ئەمانەشەوە سیاسەت مانای پاراستن و گەورەکردنی مانە استراتیژیەکانی متمانە و ئاسایشی کۆمەڵایەتیە لە ڕێگای دۆزینەوەی ئاوکێشەیەکی یاسایی و ئەخلاقی گونجاوەوە لە نێوان ئەوانەی دەسەڵاتیان بەدەستەوەی و حکم دەکەن لەگەڵ ئەوانەدا کە حکمیان بەسەردا ئەکرێ، هەروەها لە نێوان ئەو هێز و لایەنە جیاوازانەدا کە لە ساتەوەختێکی مێژووی دیاریکراودا وەک گەمەکەری سیاسی بە ئایدۆلۆژیا و بیرکردنەوەی جیاوازەوە ئامادەن و کارەکەن. بەرەمێنانی متمانی سیاسی کە یەکێکە لە سەرەکی ترین کارەکانی سیاسەت پێویستی بە سیستمێکی سیاسی هەیەلانی کەمی دەستجۆڕکەی دەسەڵاتی تێدا دروست ببێ، هێزی ئۆپۆزیسیۆنی ڕێکخراوی تێدا بێ، دەم و چاوە سیاسیەکان بە خێراییەکی ڕێژەیی بگۆڕێن، وا نەبێ 30 ساڵیان 40 ساڵ یەک کەس و یەک گروپ و یەک نوخبەی نەگۆڕ هەموو ئامرازەکانی دەسەڵاتیان لەبەردەستدا بێ و ئاسۆیەک نەبێ بۆ جێگرتنەوە و گۆڕانیان. سیاسەتکردن دەبێ وەک هەموو کار و پیشەیەکی تر سەرەتا و کۆتایی هەبێ، دەبێ پشودان و وازێنان و خانەنشینبوونی تێدا بێ، درۆیەکی گەورەیە بڵێن کۆمەلگایەگەیە 40 ساڵ و 50 ساڵ ئامادەیە یەک سەرۆک و یەک دیدی سیاسی حکم بکە. دەشێت ئێمە ڕەمزی سیاسی تەمەن درێژمان هەبێ، بەڵام سەرۆک لەسەر بێشکەوە تانا و گۆڕ خێزان کە هەر بە فیترەت خوددا لە چاری نووسیبن پشتاوپشت لە ئەزەلەوە بۆ ئەبەد سەرکردە بن. ئەمە مۆدێلێکی دیکتاتۆری گەورەیە کە نەوە نوێەکانی کۆمەلگای کوردی قبوڵی ناکەن.
خەباتی 100 ساڵی خەڵکی کوردیش بۆ دیموکراسیەت ئەوەی فێرکردوون کە سەرۆکی ئەبەدی و پرەنسیپە هەرە سەرەتاییەکانی دیموکراسیەت پێکەوە ناتەبان. ئەوەی سەرۆکەکان تەنیا بە کوشتن و کودەتا یا بە مردنی سروشتی یا بە هەڵوەشاندنەوەی حیزب و پارچە پارچەبوونی بگۆڕێن. کللتورێکی دزێوە و سەردەمی بەرەو کۆتایی دەڕوا و ڕەوایە سیاسیەکانی کورد عەقڵێتی خۆیان لەم مۆدێلە دزێوە پاک بکەنەوە و بزانن کە سەرۆکایەتی سەرەتا و کۆتایی هەیە. سیاسەتکردن سەرەتا و کۆتایی هەیە. دەبێت کۆمەلگایەک دروست بکرێ ئەگەری دروستکردنی سەرکردەی نوێ و سیاسی نوێ تێیدا کراوە و گەورە بێ. لەکوێدا سیاسەتکردن بوو بە کارێک کە تامردن درێژەی هەبوو لەویادا متمانەی سیاسی ون دەبێ، نەک تەنها لە نێوان خەڵکو و دەسەڵاتداراندا، بەڵکو لە نێوان ئەندامانی یەک حیزب و یەک بنەماڵە و یەک خێزانی سیاسیشدا. ونبوونی متمانەش کردنەوەی دەرگایە لەسەر دنیایەکی پڕگومان و دڕدۆنجی و بێباوەڕی، پڕ لە کار و تەماح و پیلانی نهێنی، دنیایەک پڕ لە نائارامی و لە ئەنجامیشدا پڕ لە تند و تیژی. نەبینینی سیاست لەم دیدەوە وا دەکا ڕۆحیەت و عەقڵیەتی ئینقیلابکردن و پاوانکردنی ژێربەژێر سەروەر بێ و فێڵ و تەڵەکە و درۆکردن چ لەگەڵ یەک و چ لەگەڵ کۆمەلگا و چ لەگەڵ خوددا ببێتە ڕۆحیەتی باڵادەست. خراپترین و ترسناکترین وێنەیەک بشێ بۆ سیاست دروست ببێ ئەو وێنەیە کە وەک توانای فێڵکردن و خەڵەتاندن و درۆکردنی بەردەوام وێنای دەکا. ئەم دیدە بۆ سیاست وا دەکا سیاست لە باتی ئەوەی بەشێک بێ لە ژیانی گشتی کورد ببێتەوە بۆ کۆمەڵێک بڕیاری تایبەتی ناو ژوورە داخراوەکان کە چەند کەسێکی کەم زۆر جار خزم و کەسی زۆر نزیکی یەکدی لە دەلاقی پاراستنی جێگەی سیاسیەکانی خۆیانەوە پێی هەڵبستن. هەر ئەم تێگەیشتنە هەڵەیەشە بۆ سیاست وا دەکا سیاست بەردەوام پێویستی بە ترساندن و بەکارهێنانی تند و تیژی هەبێ. لە کوردستاندا پەیوەندی خەڵک لەگەڵ نوخبەی سیاسی باڵا دەستدا لەسەر ترس بێبڕوایی لێنەپرسینەوە ملکەچی و درۆکردن دروست بووە. سیاست لە کوردستاندا هێشتا گەمەی ڕیزبەندکردنی مرۆڤە بەپێی گەورە و بچووکی، هونەری پۆڵینی مرۆڤە لە بەرزەوە بۆ نزم، لە ڕێزدارەوە بۆ بێڕێز و لە گۆڕایەڵەوە بۆ بێجێ و ئاژاوەچی. لێرەوە ئەم جۆرە سیاسەتە نەک ناتوانێت دادپەروەری مەیسەر بکە، بەڵکو خۆی بووە بە یەکێک لە میکانیزمە گەورە و بەهێزەکانی بەرهەمهێنانی نادادپەروەری. بەڵام سیاست لە کوردستاندا تەنیا لەسەر بچووکردنەوەی مرۆڤ کار ناکە، بەڵکو لەسەر بنەمای بچووکردنەوە و فەرامۆشکردنی عەقڵ و بیرکردنەوەی عەقڵانیش ڕاوەستاوە. کێشەی هەرە گەورەی سیاست لە کوردستاندا ئەوەیە کە سیاست بووە بە هونەرێکی دابڕاو لە هەموو زانستێکی دنیا. بە جۆرێک گەرورد بڕوانین وشەی سیاست لە دنیای ئێمەدا هێدی و ڕۆژ دوای ڕۆژ خەریکە لە وشەی نەزانین و بێ ئاگابوون و نەخوێندەواری نزیک دەبێتەوە. نوخبەی سیاسی کوردی یەکێکە لە نوخبە هەرە نەخوێنەوارەکانی ناو کۆمەلگای ئێمە. نوخبەیەکە نەڕۆشنبیری سیاسی هەیە، نەڕۆشنبیری گشتیشی هەیە، نە ئەو هەستە عەمەلیەشی هەیە کە پیشەگەرەکانی دیکە لە کۆمەلگای کوردیدا هەیەنە. هەندێک لە قسەکەرانی ئەم نوخبە سیاسیە بە چەشنێک بێزراوە و بێزمان و نائاگان دەیشان کە بۆ میدیا بێگانەکان قسەکەن هەموو ئابڕووی نەتەوەی ئێمە ئەخەنە مەترسیەوە. دارتاشێک بۆ ئەوەی ببێ بە دارتاش پێویستی بەزانین و دەستڕەنگی و فێربوونێکی دوور و درێژ هەیە، پێویستی بەزانینی زەوق و ویست و داخوازیەکانی بازاڕ هەیە. بەڵام بوون بە سیاسی لە کوردستاندا وای لێ هاتووە پێویستی بە هیچ بەهرە و هونەرێک نییە. ئەوەی کەسێک پێویستێتی بۆ ئەوەی ببێ بە سیاسیەکی ناودار تەنیا نزیکی یان دووریە لەم یان لەو سەرکردەی سیاسی، لەم یان لەو باڵینا و حیزب، لەم یان لەو خێزان و بنەماڵە. تەنیا شتێک بەشێکی زۆربەی سیاسیەکانی کورد فێری بووبن کۆمەڵێک ڕستەی بەلاغی زۆر سادەیە کە هەندێک جار فۆرمی ئینشایەکی سادەی قوتابخانەی وەرگرتووە. سیاسی کورد بووە بە بوونەوەرێک کە نەواقعی کۆمەڵگاکەی خۆی و نەواقعی دنیاش دەبینێ و دەناسێ. لێرەوە ناتوانێت هێزە گەورە و ناوەکیەکانی کۆمەلگای کوردی بە جۆرێکی پۆزەتیڤ بخاتە کار و ناشتوانێت لەسەر ئەو هەلو فرسەت و ئەگەرانە کار بکە کە گۆڕانەکانی دنیا دەیبەخشن. ئەگەر سیاست بریتی بێ لە بەگەرخستنی ئیرادی کۆمەڵایەتی بۆ دروستکردنی کۆمەلگا و مرۆڤێکی ئازادتر و زاناتر و کراوەتر، ئەوە 18 ساڵ لە دەسەڵاتی کوردی ڕێگرێکی گەورە بووە لە بەردەم دروستبوونی ئەم جۆرە کۆمەلگا و مرۆڤەدا. ئەمڕۆ لە کوردستاندا مرۆڤگەلێک دروستبوون کە لە نێوان ملکەچی تەواو و ئاناراشیەت واتە فەوزەویەتی تەواودا بازێنەکەن. ئەم مرۆڤە یان هەموو شتێکی قبوڵە و جۆ بە هیچ شتێک نادا و دەیەوێت لێگەڕێن بژی، یاخود بە جۆرێکی نەهلستیانە هەموو شتێک ڕەدەکاتەوە و ئیژ نەکردن و پاسیڤەتی خۆی بە هەڵوێستی سیاسی ئەزانێ. ئەم دوو جۆرە مرۆڤن نائاسایی و ناتەندروستە نەوەی دیکەی نەخۆش و نادروست دروست دەکەن و قەیرانێکی هەمیشەیی بۆ پاشەڕۆژ جێدەهێڵن.
دیارە سیاسەتکردنی لەم جۆرە تەنیا سامانی مرۆیی لە کوردستاندا بەهەدەر نەداوە، بەڵکو سامانی ئابووری کوردستانیشی بەهەدەر داوە. لە کیزدانی سامانی کۆمەڵایەتی لە کوردستاندا بەو جۆرە دڵتەزێنەی ئەمڕۆ دەیبینین تەنیا بۆ ئەوە بووە کە کللتوری خۆشگوزەرانی ڕووکەش و تازەبوونەوەی ڕووکەش بسەلمێنێ. لە ڕاستیدا ئەم تێگەیشتنە بۆ سیاست دوو هێزی زۆر ترسناک و مشەخۆری بۆ کۆمەڵگای کوردی دروست کردووە. نوخبەیەکی سەرمایەدار کە لە سێبەری ئەم نوخبە سیاسیە ئەرستۆکراتیە نوێدا ئیشەکەن کە نە سەرچاوی سامانە زۆرەکەیان دیارە و نەشێوەی پەیداکردنی لە کاتێکدا ژێرخانی کشت و کاڵی لە کوردستاندا وێرانە، شتێک نییە ناوی پیشەسازی بێ، گەشت و گوزاری دەرەکی لە نەزمترین ئازدایە، پرۆژەیەکی ڕاستەقینەی استراتیژی لە وڵاتەکەدا نییە. کەچی بە حکمی معجزەیەکی ئابووری شارەکان پڕن لە ژمارەیەکی ناماقوڵی ملیۆنێر و هەندێک جاریش باز لەبوونی دەیان ملیاردێرە کرێ. بە جۆرێک ژماری ملیۆنێرەکانی سلێمانی و هەولێر و دووهۆک زیاترن لە ژماری ئەوانەی لە هەندێک لە شارە پیشەسازیە گەورەکانی دنیادا هەن. ئاشکرای ئەم سامانە لە ئەنجامی پرۆسەیەکی ئابووری سروشتیەوە نەهاتۆتە بەرهەم، دەرەنجامی گەشەی ئابووری وڵات نییە، بەڵکو تەواو بە پێچەوانەوە لەسەر پەکخستنی پرۆسەی ئابووری و لەسەر ئیفلیچکردنی ئابووری وڵات بنیادنراوە. ئەم دەوڵەمەندبوونە پەیوەندی بە گەشە و بەرەمێنان و چالاکی ژێرخانی ئابووریەوە نییە، بەڵکو پەیوەندی بەوەوە هەیە کە چەند دەستێک دەتوانن پڕ بە قاسەی نیشتیماندا بکەن و بێترس و بێ لێپرسینەوە لە سامانی گشتی پارە دەربهێنن. ئەم پرۆسەیە چەند ساڵە بەردەوامە بێ ئەوەی هیچ هێزێک بتوانێت دەست بەرێت و بیوەستێنێ. بەداخەوە ئەمە تەواوی نوخبەی سیاسی کوردی خستۆتە ژێر پرسیاری گەورەوە و لە هەموو متمانە و بڕوایەک بەتاڵی کردوتەوە. نەمانی متمانە بەو نوخبەیە و بە سیاست بەگشتی یەکێکە لە کێشە هەرە سەرێکیەکانی کاری سیاسی لە کوردستاندا و یەکێکە لە ئاکارە هەرە سەرێکیەکانی سیاسەتیش لە کوردستاندا. ڕۆژ دوای ڕۆژ وشەی سیاسی زیاتر و زیاتر لە وشەی مافیا نزیکە بێتەوە. بەرهەمێکی تری سیاست کە زۆر لە بەرهەمەکانی تری ترسناکترا، بەرهەمهێنانی حیزبە بۆ نوخبەیەکی تایبەت لە بواری میدیادا کە ڕۆژنامەنووسانی ناو ڕژێمە دیکتاتۆری و تۆتالیتارەکانمان بەبیر ئەهێنێتەوە. نوخبەیەک پیشیان وەک پیشەی ڕۆژنامەنووسی دەربارەی دیکتاتۆرەکان ئەوەیە لەسەر بلیمەتی سەرۆکەکان و معجزەکانی حیزب و ڕاست و دروستی ڕەهای بڕیارەکانی بنووسن. ئەم نوخبەیە وەک سیستمە تۆتالیتارەکاندا دەیبینین دەستگاکانی میدیایان گۆڕیوە بۆ ئامێری پڕوپاگەندەی سیاسی بەردەوام. لە ڕاستیدا میدیاکان لە ژێر هەر بەهانەیەکدا سربەخۆی و بێلایانی خۆیان دۆڕاند، واتە لە دەستگایەکی گەیاندنەوە بوون بە دەستگای کۆنتڕۆڵکردن و هزرشتن و بە هەڵەدابردن. مەرجی سەرەکی دیموکراسیەت ئەوەیە کە دەستگا گەورەکانی میدیا ببنە هێزی گەیاندن نەوەک ڕاگەیاندن، واتە ئیشیان گەیاندنی زانیاری و دەنگ و باس و ناسینی دنیا بێ بە خەڵکی، نەوەک ئامرازی پڕوپاگەندە و دەهۆڵژەنینی بەردەوام بێ بۆ دەسەڵات. دروستکردنی دەستگای ڕاگەیاندنی گەورە و زەبەلاح بۆ حیزب عەقڵیەتی سیاسی سیستمە دیکتاتۆریەکان و حیزبە تۆتالیتارەکانە. ڕاگەیاندنی حیزبی زەبەلاح نیشانەی هەوڵی گەورەیە بۆ قودانی هەموو کۆمەڵگا، بۆ لە قاڵبدانی بینین و بیستن و هەستکردنی هەموو مرۆڤەکان. سەرەتاکانی سیستمی دیموکراسی ئەوەیە کە هێزێکی سیاسی نەبێت و نێبێت و نەتوانێ پرۆسەی دروستکردنی ڕایگشتی بۆ خۆی مۆنۆپۆڵ بکات و تەنیا پەراوێزی بچووک بۆ ئەوانی تر جێبهێڵێ. میدیای حیزبی گەورە تەواوی کۆمەڵگا ئەخاتە چنگی گروپێک کە کۆمەڵگا بە شێوەیەکی بەردەوام ئەخەنە ژێر فشاری زەبرێکی ڕۆژانەی ڕاگەیاندنەوە بەبێ ئازادکردنی هەموو دەستگاکانی میدیا، چ لە ڕووی دارایی و چ لە ڕووی ئیدارەوە لە حیزب. شتێک نییە ناوی دیموکراسیەت بێ تەنیا لە سیستمە تۆتالیتارەکاندایە دەستگاکانی ڕاگەیاندن شەو و ڕۆژخەریکی پڕوپاگەندەی سیاسین بۆ حیزب و کادیرەکانی. هەر بەرنامەیەکی هەڵبژاردن بە وردی و درێژی ڕەخنە لەم سیستمە تۆتالیتاریەی میدیا لە وڵاتی ئێمەدا نەگرێ و سیستمێکی تەواو مۆدێرن و دیموکرات وەک ئەڵتەرناتیڤ هەڵ نەبژێرێ جێگای گومانە. بە بۆچوونی ئێمە ئازادکردنی میدیاکان و کەمکردنەوەی فشاری سیاسیەکان لەو بوارەدا بەردی بناغی پرۆسەی بە دیموکراتیکردنی کوردستانە. ئەو پرۆسە ڕۆژانەی ڕاگەیاندنی حیزبی دەیکا لە هزرشتن و ئاراستەکردن و چاندنی حکمی پێشوەخت لەسەر و هەموو شتێک ترسناکترین دیاردەی ژیانی سیاسی ئێمەیە. هەر بەرنامەی هەڵبژاردن خۆی لەم خاڵە بدزێتەوە، باز بەسەر یەکێک لە بابەتە سەرەکیەکانی واقعی ئێمەدا ئەدا، چونکە لە هەموو دنیادا کۆمەلگایەکی مۆدێرن و کراوە نادۆزینەوە بەبێ میدیایەکی مۆدێرن و سربەخۆ و کراوە بەڕووی هەموو دەنگ و پرۆژە و خەونە جیاوازەکانی ناو کۆمەلگادا.
ئەوەی حیزب لە میدیای خۆیدا سەرفیەکە بەشێکە لەو سامانە کۆمەڵایەتیەی دەبێت بە جۆرێکی دادپەروەرانەتر دابەش بکرێتەوە، دەبێت لە بواری گەشەدانی کولتور و ڕۆشنبیری واندانی زانستدا بەکار بهێنرێ. گەرچی حیزبە کوردەکان بەڕووکەش ئەڵێن کە دژی مۆدێلی حیزبی سەرکردن، بەڵام سیاسەتی میدیایم حیزبانە بە ئاسانی ئەو ڕاستی ئاشکرا ئەکا کە چ تینوێتیەکی کوشندە و غەریزەیەکی تند و سەرەتایی لەناوە بۆ کۆنتڕۆڵکردنی هەموو ژیان و لە قاڵبدانی هەموو عەقڵێک و بە ماڵی خۆکردنی هەموو شتێک دەیانجوڵێنێ. ئەمڕۆ لە هەر کات ئاشکراتر دەبینین کە حیزبەکانی ئێمە نایانوێت بکەرێکی سیاسی چالاک بن، بەڵکو دەیانەوێت حیزبی قائد بن، نایانەوێت تەنها سیاست بکەن، بەڵکو دەیانەوێت بکەرێکی ڕۆشنبیری و وەرزشی و ئابووری و هونەری و دینیش بن. عەقڵیەتێکی دیکتاتۆری و ئەخلاقی دیکتاتۆریەت قوڵ بە ژیانی سیاسی ئێمەدا ڕۆچووە، بەڵام ئەم نوخبە دەسەڵاتدارەی ئێستا نایانەوێت نزیکی سیستمی خۆیان لە سیستمە دیکتاتۆریەکان ببینن. وێنەیەکی هەڵەیان لەسەر خۆیان هەیە کە میدیای حیزبی خۆی دروستی کردووە و تەنیا خۆشی باوەڕی پێهێناوە. بفەرمونون لەگەڵ خاڵی 2 لە بەشی 3 لە کتێبی نیگایەک لە ئێستا خەونێک بۆ سبەی. خاڵی 2 کاراکتەری سیاسی کوردی و شێوەی دروست بوونی. تا ئەمڕۆژ سیاسەتی کوردی قاندراوە بە مقدسات، پڕە لە سانسۆری ئاشکرا و نائاشکرا، پڕە لە حرامی گەورە. تا ئێستا نووسینی وتارێک یان وتنی هەندێک ڕستە لەسەر کەسایەتیەکی سیاسی دەشێت ببێتە مایەی پەرچەکرداری زۆر تند و مرۆڤ ژیانی خۆی لەسەردا بنێ. تا ئێستا سیاسەت ژمارەیەکی زۆر خەڵک دروست دەکا لەسەر و ڕەخنە و گومان و لێپرسینەوەن. پرۆسەی تەقدیسی سیاسی و بەرهەمێنانەوەی ڕۆژانەی کاراکتەری سیاسی مقدس لە جەوهەری پرۆسەی سیاسیدایە لە کوردستاندا. زیادەڕەوی نییە گەر بڵین تا ئێستا تەقدیسکردن جەوهەری سەرەکی کارکردنی سیاسەتە لە کوردستاندا. لە ڕاستیدا چۆن دین لە مقدس ناترازێ، لە کوردستانیشدا بە پێچەوانەی بەشی هەرە زۆری دنیاوە سیاسەت لە مقدس ناترازێ. سیاسی کورد تا ئێستا کەسێکە یان هەر لە سەرەتاوە لە باوەشی خێڵ و بنەماڵەیەکەوە هاتۆتە دەرێ، یان دوای گەورەبوونی لە حیزبدا کەوێتە دروستکردنی خێڵ و نیمچە خێڵ و کوتلە کە لە پشتەوە ڕای دەگرن، یان دەبێت سەرۆک بیخاتە بنباڵی خۆیەوە و شوناسی سیاسەت مەداری پێ ببەخشێ. تا ئێستا شوناسی سیاسی بوون شوناسێکە وەک شوناسە دینیەکان لەسەر فتوای سەرۆک ڕاوەستاوە. سەرۆک دەیبەخشێ و دەیسێنێتەوە، خێڵ دەیبەخشێت و دەیسێنێتەوە، کوتلە دەیپارێز و دەیهێڵێتەوە. شوناسی سیاسی لە کوردستاندا پەیوەندی بە عەقڵ و بیرکردنەوە و دیدی استراتیژی و تێگەیشتن لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان و توانای زمانەوانی و توانای شیکردنەوە و لێزانی دیبلۆماتیەوە نەماوە، بەڵکو وەفا و دڵسۆزی و ملکەچی بۆ سەرۆک و ئەندامە ئەبەدیەکانی مەکتەبی سیاسی کە هەموو هاوڕێی سەرۆکن. شوناسی سیاسی بوون و دڵسۆزی دەستنیشانەکە. هیچ بەهرە و هێز و توانایەک لە وڵاتی ئێمەدا مرۆڤێک ناخاتە شوێنێکی بچووکی بەرپرسیاریەوە لە حیزب و حکوومەتدا گەر سەرۆک و تیپە مقدسەکەی دەوروبەری نەیانەوێ. سیاسیەکانی وڵاتی ئێمە یان لەسەر مێژووی خێڵەکەیان ئەژین، یان لەسەر ڕابردووی خۆیان ئەژین و پێیان وایە کۆمەڵگا تا قیامەت قەرزاری ئەوانە و ئەبێت ئەم قەرزە لە ڕێگای ملکەچی و هەژاریەوە بدرێتەوە. یاخود کوڕووکچی دەستەبژێری سەرۆکن کە بە پێی وەلائی ڕەها و بێمەرج هەڵبژێردراون. ئاستی سیاسی ڕۆشنبیری هەندێک لە کەسانی ناو ئەم نوخبەیە بە چەشنێکە دڵ دەشکێنێ و حەسرەت دروست دەکا و نائومێدی ئەخاتەوە. لە ڕاستیدا ئەم مۆدێلە لە سیاسی نە لە ڕابردوودا توانیوێتی وەڵامێکی ڕاست بە کێشە گەورەکانی دنیای کورد بداتەوە، نە لە داهاتووشدا دەتوانێت. نە ئەو مۆدێلەشە کە دنیای مۆدێرن بۆ سیاست پێویستێتی و نە ئەو کاراکتەرەشە کە ئەم دنیای لە سیاسی چاوەڕوانی دەکا. گۆڕینی ژیانی سیاسی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان بە خەباتێکی دوور و درێژدا دژ بەم مۆدێلە تێدەپەڕێ. گواستنەوە لەم مۆدێلەوە بۆ مۆدێلی سیاسیەک کە خۆی خاوەن وتار و بیری خۆیەتی ئازاد بیر دەکاتەوە و دیدێکی استراتیژی هەیە. پشت و پەناکەشی بە پلەی یەکەم بیرکردنەوەی ئازاد و تێڕوانینی دووربین و پلانە کۆمەڵایەتیەکانی و لێزانین و توانای جۆگرتن لە خەڵک و لە ڕەخنە و ڕایگشتیە. ئەو خاڵە سەرەکیەیە کە دەبێت هەموو ریفۆرمێکی سیاسی ڕاستەقینە لە کوردستاندا سەرقاڵی بێ.
لەدایکبوونی ئەم جۆرە لە سیاسی هۆکارێکی گرنگی دروستبوونی متمانەی سیاسی و باوەڕبوونە بە ئایندەیەک بکرێت هەڕەشە و مەترسیەکانی ئەمڕۆی تێدا نەبێ. دەرچوونی کۆمەڵگای ئێمە لە ملکەچی و نائومێدی و بێئاسۆیی گرێدراوی خۆڕزگارکردنە لەم شێوە مرۆڤە سیاسیە. هاتنی ئەم جۆرە سیاسیە مەرجی گەورەی ڕاستکردنەوەی پرۆسەی سیاسیە لە وڵاتی ئێمەدا و مەرجی سەرەکی دروستبوونی کۆمەڵگایەکە بتوانێت بەرگری لە خۆی بکات. خاڵی سێ ئاکارەکانی نوخبەی سیاسی کوردی. یەکێک لە کێشە هەرە جەوهەری و گەورەکانی ژیانی سیاسی ئەمڕۆمان پێکاتی ئەو نوخبە سیاسیەیە کە ئێستا لە کوردستاندا هەیە. نوخبەیەک کە تەنیا بە تەمەن پیر نییە، بەڵکو بە عەقڵیەت و هەستکردن و تێگەیشتن لە دوای کۆمەڵگای کوردی و لە دوای بڕێکی بەرچاوی نوخبە سیاسیەکانی ناوچەکە و لە دوای جیهانەوەیە. نوخبەیەک ڕۆژانە دنیای ئێمە لەگەڵ خۆیدا یان بەرەو دواوە ڕادەکێشەیە یان کۆمەڵێک خەونی ناواقیعی و نوخبەوی و نابەرپرسیاری بۆ دەبینێ. کێشەی ئەم نوخبەیە تەنیا ئەوە نییە کە خۆی لەسەر و کۆمەڵگاو یاساوە دەبینێ و نەرجسیەتێکی گەورەی هەیە، بەڵکو ئەوەشە دەسەڵات تەنیا وەک هێزی کۆنتڕۆڵ و ڕکێفکردن دەبینێ، نەوەک هێزی ڕێخستن و پێشخستن و دروستکردن. یەکێک لە مەترسیە گەورەکان لەوەدایە دەسەڵاتێکت هەبێت نەزانێت مانای دەسەڵات چییە. ئەم نەزانینەش لە کوردستاندا مێژوویەکی تایبەتی هەیە. بەشی زۆری سیاسیەکانی کورد بە درێژایی مێژووی سیاسیان خەریکی بەرەمێنانی حەماسەت و داڕشتنی دروشم و بزواندنی هەستی جەماوەر بوون، نەکشی کارکردن و تێگەیشتن لە سیاسەت وەک زانستێک کە لەسەرێکەوە شوێنگەی لێکدانی قانون و ئەخلاق و ئیدارێ و لە ئەسەرێکی ترەوە چالاکیەکی دانەبراوە لە ژیانی گشتی کۆمەڵگا و لە گۆڕینەوەی ئەرگۆمنت و لە ئاڵ و گۆڕی ڕاو بۆچوون و دیدی جیاواز بە شێوەیەکی ئاشکرا و دوور لە شاردنەوە و نهێنی کاری و بێتوند و تیژی. ئەگەر لە قۆناغێکدا کوردکردنەوەی سیاست بۆ بەرهەمهێنانی حەماسەت و جۆشدانی خەڵک جۆرێک لە ڕەوایەتی هەبوو بێ، ئەوە لەمڕۆدا ئەم تێگەیشتنە هیچ ڕەوایەتیەکی نەماوە. ئەمڕۆ خەڵکی کوردستان لە باتی حەماسەت پێویستی بە عەقڵانیەت و عەدالەت و بەرپرسیارەتی سیاسی هەیە. ئەم گۆڕانش پێویستی بە سیاسی تازە و عەقڵیەتی تازە و هوشیار هەیە. بەڵام ئەوەی ئومێدمان بێ ئەم جۆرە سیاسیە لە هەناوی ئەم سیستمە سیاسیەی ئەمڕۆوە دروست ببێ، ئەوە ئومێدێکی لاواز و کەمبەرهەمە. لێرەوە دەسەڵاتی کوردی دەبێت دووبارە ئەو پرسیارە لە خۆی بکاتەوە کە دەسەڵات چییە؟ هەوڵیش بدات لەو تێگەیشتنە خێڵێکی و فیوداڵی و بەلشەفیەت دەرچێ کە دەسەڵات وەک کەرەستەی دەستی هێزێکی بچووکی کۆمەڵایەتی بۆ ڕابەرایەتی کردنی هەمووان دەبینێ. لە نیشتیمانێکی گەمارۆدراوی وەک کوردستاندا ئەستەمە کەس بتوانێت بە عەقڵیەتی فیوداڵەکانی سەدەی 19 کۆمەڵگایەکی دیموکرات و لیبراڵ و مۆدێرن دروست بکە. ئەمڕۆ لە کوردستان چاکردنی دەسەڵات بە هەناوی پرۆسەیەکی قوڵی پێناسەکردنەوەی دەسەڵاتدا تێدەپەڕێ. بۆ ئەوەی ئەم پرۆسەیەش سەر بگرێ دەبێت هەموو دەسەڵاتە تەقلیدیەکان بکەونە ژێر پرسیارەوە. ئەوەی ئەم پێدا چوونەوەیە بۆ چەم کومانای دەسەڵات دەسەپێنێ تەنیا گۆڕانکاریە گەورەکانی ناو دنیا نییە، بەڵکو ئەخلاقی ئەم دەسەڵاتدارانەیە کە دەسەڵاتیان گرێداوەتەوە بە ئەخلاقیشی ئەرستۆکراتی و گوێ نەدەرەوە کە دەسەڵات گوێی لە کەس نەگرت، بایەخی بە هیچ دەنگێک نەدا، بە جددی بەتەنگ هیچ ڕەخنەیەکەوە نەچوو، لە بورجی داخراوی خۆیدا هەر خەریکی لێکدانەوەی قەوانە سواوەکانی خۆی بوو، بەردەوام لەسەر بەڵێنی ناڕاست و وێناکردنی نادروست بۆ پاشە ڕۆژیە بێ ئەوەی ئیشی استراتیژیش بۆ ئەو پاشە ڕۆژە بکە. ئەوە لەوە دەرچووە کە خاڵی هاوبەشی لەگەڵ کۆمەلگادا هەبێ و هیچ پەیمانێکی کۆمەڵایەتی بە کۆمەلگاوە بیبەستێتەوە. کێشەکە لەوەدا قازانجە تایبەتەکانی ئەم نوخبەیە بە ئاستێک گەیشتووە لە هیچ شتێکدا لەگەڵ قازانجە گشتیەکانی کۆمەلگای ئێمەدا یەک ناگرێتەوە. ئەوان کوردستان وەک کۆمەڵێک پرۆژەی ئابووری دەبینن، خەون بەوەوە دەبینن هەولێر و سلێمانی و دهۆک بکەن بە دووبەی و خۆیان بە شێخەکانی کەنداو. کاتێکدا خەڵکی کوردستان دەیانەوێ وڵاتەکەیان ببێتە شوێنی پیادەکردنی یاسا و ماف و ڕێز و یەکسانی و داد و ئازادی. یەکێکی تر لە سیفەتە هەرەسەرێکیەکانی ئەم نوخبەیە ئەوەیە لەسەر شاردنەوەی زانیاری دەژی. هەموو زانیاریە گرنگەکان لە شوێنە تاریکەکاندان و لەبەر دەست گروپێکی تایبەتیدان کە بەویستی خۆی پلان دادەنێ، بەویستی خۆی دارایی دابەش دەکا، بەویستی خۆی ڕێک دەکەوێت و بەویستی خۆی بڕیار لەسەر هەموو مەسەلە استراتیژیەکان دەدا و تەواوی کۆمەلگای گۆڕیوە بۆ هێزێکی بێتین و بێبڕیار و بێقسە. ئەم نوخبەیە پرۆسەی دیموکراتیشی کردووە بە پرۆسەیەکی نمایشی و لە هەمان کاتیشدا ڕێگا بە هیچ میکانیزمێکی ئیشکردنی شەفافانە نادا.
لە هەر جێگایەکدا بزانێ سەر ناکەوێ ئەکەوێتە کڕینی دەنگ بە پارە و تەزویرکردن هەتا ئەگەر هەڵبژاردننی کۆمیتەیەکی بچووک یان هەیئەتێکی لاوەکی نێو دەستگایەکی کەم بەهاش بێ ئەم نوخبەیە هەموو دەستگا استراتیژی و گرنگەکانی گۆڕیوە بۆ بووکە شوشەی بندەستی خۆی و تەواوی جوڵە و وەزیفەی سروشتی هەموو دەستگا کۆمەڵایەتیەکانی پەک خستووە هەموو کۆمەلگا وەک شانەیەکی حیزبی خۆی سەیرەکا و حیزبیش وەک قەبارەیەکی گوێگر و ملکەچ بۆ ئیرادەی ژمارەیەکی دیاریکرا و لە سەرکردەکانی دەبینێ لە سایەی ئەم نوخبەیەدا دادگا وەزیفە گەورەکانی خۆی لە دەستداوە و بۆتە پاشکۆیەکی دەسەڵاتی سیاسی پارلەمان بۆتە پەیکەرێکی کارتۆنی زانکۆکان بوونەتە گۆڕەپانی دەستێوەردانی ڕاستەوخۆی ئەو نوخبەیە و بەوەوە ناوەستن زانکۆکان ناچارکەن ئەو شەهادانی دەیانەوێت بە خۆیانی ببەخشن بەڵکو واکەن دەیە سەدەها کەسانی وەک خۆیان دروست بکەن و بەناو زانکۆکاندا بڵاویان بکەنەوە یەکێتیەکان و سندیکاکان وەک یەکێتی و سندیکای ناو دەسەڵاتە دیکتاتۆری و تاکحیزبیەکان بوونەتە قەواری کارتۆنی کە لە بری ئەوەی کۆمەک بە خەڵک بکەن کە دەستەی چاودێری و راپۆرتنووسین و کۆنتڕۆڵکردنن لە پاڵ ئەوەدا ئەم نوخبەیە سەر لەبەری ژیانی دیموکراسی ئیفلیج کردووە دەیان دەستگا و ناوەندی ئیفلیجیان کردوتەوە کە بەشی هەرە زۆریان نە لە ڕووی فکری و نە لە ڕووی ئابووری و نە لە ڕووی استراتیژیەوە وەزیفەیەکی تایبەتیان نییە و تەنیا دیکۆری ڕەنگا و ڕەنگن و چینێکی ئەستوری ماکیاژن بۆ شاردنەوەی ڕوخساری تراژیدیا ڕاستەقینەکە لەما نەژمە ترسیدارتر ئەوەیە ئەم نوخبەیە ڕوحێکی خێڵەکی نوێی لە شارەکاندا چاندووە و دەسەڵاتی تند بە خێزان و بنەماڵە و ڕەچەڵەکەوە گرێداوە و هێدی بەرەو جۆرە دەسەڵاتێک ئەگۆڕێ کە دەکرێ ناوی بنین پاشاگەری نوێ کە تێیدا مۆدێلی حیزبی بەلشەفیکی لەگەڵ مۆدێلی دەسەڵاتی خێڵەکیدا تێکەڵ دەکرێ و شێوە ئەرستۆکراتیەتێکی نوێی لێوە بەرهەمدێ کە کللتوری ستەمگەری کۆن و مۆدێرن لە یەک دەدا و بە ناوی دیموکراسیەتەوە بە کۆمەلگای دەفرۆشێتەوە بە بۆچوونی ئەمە ئەمڕۆ کوردستان پێویستی بە ئیرادەیەکی سیاسی و نوخبەیەکی سیاسی نوێیە ئەم نوخبە ئەڵتەرناتیڤە گەر لە هەناوی حیزبەکان خۆیانەوە بێ یاخود لە دەرەوە ئەبێت ئاشکرا و گرفتە قوڵانە ببینێ کە سیاست لە کوردستاندا جیرۆدەی بووە دەرچوون لە بازنەی ئەم نوخبەیە نە بە دروشم و هوتاف نە بەنیەت و ئاواتیش نایەتە دی بەڵکو بە دەرچوون لە کۆی ئەو عەقڵیەتە سیاسی و شێوازی جیان بینیە دێتە دی کە ئەم نوخبەیە دروست کردووە بە بۆچوونی ئێمە هەر بەرنامەیەکی سیاسی بەڕاستی بیەوێ کێشەکان چارەسەر بکە دەبێت لە پێناسەکردنەوەی دەسەڵات و سیاست و سیاسیەوە دەست پێ بکاتەوە ئەو خوڕافاتەی کە پێی وایە هەموو کەسێکی حیزبی کەسێکی سیاسیشە کوشندەترین هەڵی ناو مێژووی سیاسی هاوچەرخی ئێمەیە ئەزمموی کوردستان دەیسەلمێنێ ئەوانەی حیزبایەتی ئەزانن مەرجنیە ئەوانە بن کە سیاست ئەزانن و لە زۆربەی کاتیشدا ئەوانە نین کە هیچ لە سیاست ئەزانن کاتی ئەوە هاتووە کۆمەلگای ئێمە بزانێ سیاست پاشە قوڵگرتن و فێڵکردن و درۆکردن و خەڵەتاندن و خەڵککڕین نییە بەڵکو هوەری چەسپاندنی هاوسەنگی و یەکسانی و بەڕێوەبردننی عادیلانەیە مێژووی ئەم چەند ساڵەی دوایی ئێمە ئەوە دەسلمێنێ کە نوخبەی حیزبی ئێمە نەیتوانی ببێتە نوخبەیەکی سیاسی کە بەڕاستی لە وەزیفەی سیاست تێبگا بەڵکو نوخبەیەکی خێڵەکی و میرچی و فیوداڵیە و قەیرانێکی مێژووی دروست کردووە نەخۆی بۆی چارەسەر دەکرێ و نەدەرفەتیش دەدا کەس بیر لە چارەسەرکردنی بکاتەوە چوار ڕۆشنبیر و سیاست لە ڕاستیدا پەیوەندی سیاسی و ڕۆشنبیری ژێچەکە لەو خاڵە جەوهەریانەی ناکرێ فەرامۆشی بکەین هەڵبەت لە ساڵانی ڕابردوودا سامانێکی گەورە لە بواری ژیانی ڕۆشنبیری و کللتوریدا خەرج کراوە بەڵام دەرەنجامەکەی گەشەیەکی ڕاستەقینەی ڕۆشنبیری و هونەر و کللتور و ئەدەبیاتی ئێمە نەبووە هۆکەشی ئەوەی ئەو سامانە زۆرەی لەم بوارەدا خەرج کراوە زەمینەیەکی کەم تا زۆر مادی بۆ دەرچوونی هەندێک ڕۆژنامە و گۆڤار داڕشتووە یاخود ڕێگای بۆ دروستکردنی هەندێک فیلم و دامەزراندنی هەندێک دەستگای ڕۆشنبیری و چاپخانەی نوێ خۆش کردووە کە هەڵبەت ئەمانە ئیشی ئیجابین و دەبێت زیاتر بکرێن بەڵام بەو دیودا زەمینە سیاسی و ڕۆحیەکانی داهێنان هەر لە دۆخێکی خراپ و ترسناکدا ماونەتەوە تا ئێستا ترس لە دەسەڵات لای ژمارەیەکی گەورە لە ڕۆشنبیران هەیە بەوەشدا نوخبەی دەسەڵاتدار تەواوی سامانی نەتەوەیی بە مڵکی خۆی دەزانێ تەواوی کۆمەلگاژ وەک شانەیەکی حیزبی سەیرەکە ئەوە وەک فەرمانبەر و ڕەعیەت مامەڵی ڕۆشنبیرە نزیکەکانی خۆی ئەکا کوردستان نەیەکێتیەکی نووسەرانی سربەخۆ نەیەکێتیەکی و نەرمەندانی سربەخۆ نەسەندیکایەکی ڕۆژنامە نووسانی سربەخۆی تێدا نییە سیاسەتی ڕۆشنبیری تا دواسنوور بێ پلان و هەڕەمەکی و ناجددیە ڕووداوە ڕۆشنبیریەکان و فێستیڤالە ڕۆشنبیریەکان پتر بوون بە شوێنی خۆنمایشکردنی سیاسیەکان یاخود بوون بە شوێنی پڕۆپاگەندەکردن بۆ حیزبەکان ساڵانە چەندین فێستیڤال و بۆنە و خەڵاتدا بەشکردن هەیە کە بڕی هەرە زۆریان شتێکی ڕاستەقینە ناخەنە سەر ژیانی ڕۆشنبیریمان حیزب لە هەموو بۆنێکدا دەیەوێت
خۆی وەک ڕێکخەر و بزوێنەری ژیانی ڕۆشنبیری دەربخا. زۆرینەی زۆری ڕۆشنبیرانی ئێمە ناچارکراون ببن بە فەرمانبەری بێدەنگ و یاساکانی گەمەکە بە چ جۆرێ بگۆڕێ بەو شێوێ بجوڵێنەوە و کار بکەن. ئیشکردنێکی ڕاستەقینە بۆ ناساندنی کتێب لە گۆڕێن نییە. میدیاکان کەمترین کات ئەبەخشنە ڕۆشنبیران و هەموو کەناڵەکان. بەرنامەیەکی دیالۆگی فکری ڕاستەقینە و زیندویان تێدا نییە. لە ڕاستیدا ڕاستکردنەوەیان بارودۆخە بەوە دەبێ کە ترس لە ژیانی ڕۆشنبیریمان بچێتە دەرێ. لە جێگای یاسای ڕۆژنامەگەری یاسایەک دەربارەی مافی کللتوری و مافی ڕۆشنبیران دەربچێ کە ڕۆشنبیران لە دێناسۆڕەکانی ناو سیاست و ڕاگەیاندن بپارێزێ. ئیشی ڕۆشنبیران بەکارێکی زیاد تەماشان نەکرێ کە شایستەی موچەکەیان نییە. پشتگیریکردنی هونەرمەندان و نووسەران میکانیزمێکی شەفاف وەربگرێ و لە سروشتی دەستگیرۆیکردن و یارمەتیدان و مەکرەمە نواندن دەرچێ و شێوەیەکی قانونی ڕاستەقینە و ڕوونی هەبێ. مافی هونەرمەندان لە بەرهەمە هونەریەکانیان و نووسەران لە کتێبەکانیان بەپێی میکانیزمێکی کارا بپارێزرێ. زەمینەی ڕاستەقینە خۆش بکرێ بۆ گەورەکردنی بازاڕی کللتوری و بەرزکردنەوەی نرخی کاری هونەری و فراوانکردنی ژمارەی خوێنەر و کردنەوەی کەناڵێکی ڕۆشنبیری کە لە بەندستی عەقڵی حیزب و بەڕێوەبەرایەتی ئەودا نەبێ. ئەو هەلە بۆ مرۆڤی کورد بڕەخسێنرێ بڕێک لە سامانی تایبەتی خۆی و لە پارەی مانگانەی خۆی لە بواری کڕینی کتێب و چوون بۆ شانۆ و چوون بۆ کۆنسێرت و کڕینی تابلۆدا سەرف بکە. هیچ کللتورێک لەم سەرزەمینە گەشەن ناکە گەر تەنیا لەسەر سوالکردن لە دەوڵەت یان لە دەسەڵاتداران و حیزب بژی. ئیشی دەوڵەت نییە نووسەران و هونەرمەندان بەخێو بکە، بەڵام ئیشێتی سامانی گەورە سەرف بکە بۆ ئەوەی فەزایەک بخڵقێ تێیدا ڕێزی هونەر و ئەدەب و زانست بە جۆرێک بەرز بێ دەستگا کللتوریەکان و ڕۆشنبیرە ئازادەکان بتوانن خۆیان بژێنن، ترس بڕەوێنێتەوە و گرێکانی سەر زمان بکاتەوە. ئیشی دەوڵەتە ژماری کتێبخانە گشتەکان لە شارەکاندا زیاد بکە و استراتیژێک بۆ نزیکردنەوەی گەنجان لە فکر و هونەر و ئەدەبیات دابڕێژرێ. ئیشی دەوڵەت و حیزب نییە نووسەر و ڕۆشنبیر و هونەرمەند دروست بکە، بەڵام دروستکردنی خوێنەر، دروستکردنی میلەتێکی وشیار کە نرخی گەورەی ئەدەب و فکر و کللتور ئەزانێ، ئەوە لە ئەستۆی دەستگا ڕۆشنبیری و دەوڵەتەکان و لە دەستی وەزارەتە استراتیژی و گرنگەکاندایە. پەیوەندی ڕۆشنبیر و سیاسی دەبێت لەوە دەرچێ لە پەیوەندی ئاغا و یاوەرەکەی بچێ. دەبێ ببێتە کۆمەڵێک تێکستی قانونی کە کەرامەتی مرۆڤانی ڕۆشنبیران و داهێنەران بپارێزێ. نرخی مادی و معنەوی کاری فکری بەرز ڕابگرێ بۆ ئەوەی نووسەران و ڕۆژنامەگەران و هونەرمەندان و تەشکیلەکان بتوانن سربەخۆ و بێ کۆمەکی هیچ کەس و بە بەرهەمەکانی خۆیان بژین. دەبێت ئیش بۆ دروستکردنی خوێنەر و بینەر و جۆگر بکرێ. دەستگیری پرۆژە ڕۆشنبیرەکان و هونەریەکان بکرێ، نەوەک ڕۆشنبیران و هونەرمەندان بکرێن بە فەرمانبەر. ئەمڕۆ ژیانی ڕۆشنبیری لە کوردستاندا بە تەواوەتی لەژێر دەست سیاسیەکاندایە. زۆربەی دەستگا ڕۆشنبیرەکان کەسانی سەر بە حیزب دایان بن بڕێوە. ڕۆشنبیرانی کورد وەک کۆمەڵێک بارمتیان لێهاتووە کە لەژێر ڕەحمەتی هەندێک فەرمانبەر و بەرپرسی حیزبیدا ئیژەکەن. قبولکردنی هەندێک لە ڕۆشنبیران بۆ ئیهانە و چاوترساندن و کۆنتڕۆلی ئەم بەرپرسانە بۆتە دیاردەیەکی ڕۆژانە. کللتوری خود سانسۆرکردن و بێدەنگی دیاردەیەکی هەرە بەرچاوی دنیای نووسینی ئێمەیە. ئەوەی لەم بوارەدا هەیە و چەسپیوە تەنیا ئازایی و جەربەزەیی ژمارەیەک ڕۆژنامە نووس و نووسەر و هونەرمەند چەسپاندویانە کە ڕۆژانە دەکەونە بەرهێرش و پەلاماری ڕاگەیەنرا و ناڕاگەیەنراوی دەستگاکانی ڕاگەیاندنی حیزبی. بڕێکی گەورەی میدیای حیزبی خەریکی پرۆسەی بە گەمژەکردنی دەستە جەمعی خەڵکی کووردە. ڕۆشنبیر لە فەرەنگی حیزبیدا کورد بۆتەوە بۆ وێنەی کۆمەڵێک نووسەر کە عەقڵی بەرپرسەکانی خۆیان و هەست و قینەن و تووڕێیەکانیان تەرجەمە ئەکەنە سەر هەندێک تێکستی کڵێشەیی و ئینشایی لاواز کە لەگەڵ ڕۆشنبیری نزم و سایکۆلۆژیەتی تووڕە و زەوقی سستی سەرۆکەکانیاندا بگونجێ. بۆیە دەستکێشانەوەی سەرتاسەری حیزب لە ژیانی ڕۆشنبیری، بەخشینی دەستگا ڕۆشنبیرەکان بە ڕۆشنبیران، لادانی بەرپرسانی حیزب کە لەسەرەوە ڕۆڵی چاودێر ئەبینن لەسەر ئەم دەستگایانە، هەڵگرتنی فشاری دەرونی و مادی لەسەر ڕۆشنبیران تەنیا ڕێگای ڕاستکردنەوەی ژیانی ڕۆشنبیری ئێمەیە. لەمانەش خراپتر وێرانبوونی زانکۆکان و دروستبوونی نوخبەیەکی ئەکادیمی ئیفلیج و بێ بەرهەمە کە بە ژمارە گەورەن و بە بەرهەم تا دوا ئەندازە بچووکن. بە جۆرێک مرۆڤ تەواو ئەگاتە و قەناعەتە کە یەکێک لە استراتیژە گەورەکانی دەسەڵاتی کوردی دروستکردنی نوخبەیەکی ئەکادیمی ئیفلیجە کە لەقەبی ئەکادیمی هەیە. بەڵام بێبەرهەم و سەرمایەکی معریفیە. ئەم نوخبەیە بەرەمێنەرەوەیەکی گرنگی دەسەڵاتە، چونکە بەردەوام بۆ شاردنەوەی بچووکی سەرمایە معریفیەکەی ناچارە خۆی لە پشت دەسەڵاتەوە بشارێتەوە و بەرگری لە دەسەڵات و وەک تاکە ڕێگەی مانەوەی خۆی تەماشا بکە. ئەم نوخبەیە ساڵ دوای ساڵ کەسانی وەک خۆی لە قەبی ڕاستەقینەی وەک لە قەبەکانی خۆی دروست دەکاتەوە و دوا دەرەنجامیش ئەو کارە ساتە زانستیەیە کە کۆمەڵگای ئێمەی تیا ئەژی. بە بۆچوونی ئێمە هەر بەرنامەیەکی سیاسی ڕاستکردنەوەی ژیانی ئەکادیمی بە بەشێکی
گرنگی بەرنامەی خۆی نەزانێ لایەنێکی ترسناکی ژیان و پاشەڕۆژی ئێمەی فرامۆش کردووە ئێمە دوجار پێویستمان بە زانکۆیەکە زانستی لێبێتە دەرێ نەوەک فەرمانبەر و موچەخۆری بێبەهرە جددیەت لە مامەڵەکردن لەگەڵ مەلەفی زانکۆکاندا خاڵێکە ناکرێت چیتر هیچ خوێنەوارێکی ئەم وڵاتە کە دڵی بە پاشەڕۆژی زانست بسووتێ فرامۆشی بکە. بفەرمونون لەگەڵ بەشی چوارەم لە کتێبی نیگایەک لە ئێستا خەونێک بۆ سبەی. بەشی چوارەم پێداچوونەوە بە ڕۆڵی حیزبدا وەک یەکەی سەرەکی سیاسەتکردن خاڵی یەک حیزب چی بێت و چۆن بێ. حیزب ئەگەر کۆڵەکەی هەرە سەرەکی ژیانی سیاسیش نەبێ ئەوە یەکێکە لە کۆڵەکە هەرە سەرەکیەکانی بەڵام حیزب کاتێک دەبێتە کۆڵەکەی سەرەکی ژیانی سیاسی کە هێزێکی چالاک و کاریگەر بێ دنیای خۆی بناسێ و ئەو ناسینەی کردبێتە بەرنامە و پلان بۆ وەڵامدانەوەی پێداویستی و قەیران و چاوەڕوانیەکانی ئەو دنیایە. بەقەت ئەمانەش گرنگ ئەوەی پێویستە حیزبێکی سیاسی بیزانێ سنوورەکانی خۆیەتی وەک بکەرێکی سیاسی لە پێش هەمووانیشەوە تەماشاکردنی خۆیەتی وەک یەکێک لە بکەرە کۆمەڵایەتیەکان نەک وەک تاکە بکەر و وەک سەرکردەی کۆمەلگا و بریکاری هەموو هێز و دید و خەونە کۆمەڵایەتیەکان. لەمەش بترازێت حیزب دەبێت بەردەوام خۆی تەنها وەک بکەرێکی سیاسی ببینێ نەک بکەرێکی ئابووری و ڕۆشنبیری و دینی و هونەری و وەرزشی و تا دوایی. لەکوێدا حیزب بووە بکەری ناو هەموو کایە کۆمەڵایەتیەکان لەوێدا حیزب ئەبێتە کابوس و دەست دەخاتە ناو هەموو ئەو شتانەوە کە نابێت دەستیان تێبخا دەچێتە بریت دەیان هێز و گروپ و توانە کە نابێ بچێتە شوێنیان. کە دەڵێن حیزب بکەر و کۆڵەکەیەکی سیاسی گرنگە حیزبمان بەو مانایی سەرەوە مەبەستە نەک بەو مانای حیزب ببێتە خاوەنی سەدان هەزار ئەندامی ناچارکراو بە ئینتیما یان بەو مانایی لە هەموو شار و شارۆچکە و گوند و پەنایەکدا دەیەها ئۆرگان و بارەگا و مەڵبەند و مەقەڕی هەبێ پارەیەکی زۆری کۆمەلگا بە هەدەر بدا دەست بخاتە ناو ئاستە جیاوازەکانی ژیانی کۆمەڵایەتی و ئیداری و ئابووری و فەرهەنگی و ئیعلامیەوە و بە شێوازی جیاواز مۆنۆپۆلیان بکە. حیزب کاتێک کۆڵەکەیەکی سەرەکیە کە بتوانێت ئەوەی کۆمەلگا پێویستی پێیەتی بیکاتە بەرنامە و پلان و پرۆژەی قابیلی پیادەکردن و ئەنجامدان لەسەر بنەمای ئەو پلان و پرۆژە و بۆچوونانە بچێتە گەمەی هەڵبژاردنەوە. خەونی دنیایەک پێشنیار بکە قابیلی پیادەکردن بێت و باشتر بێت لەوەی لە ئێستادا لە ئارادایە. بەمانایە حیزب هەم بەرهەمهێنەری ئایدۆلۆژیایەکی تایبەتە کە بەهۆیەوە شوێنی خۆی و دنیای خۆی و ئایندەی خۆی لێک دەداتەوە هەم خاوەن بەرنامەیەکە کام شتانە دادەبەزێنێتە ناو واقعەوە. ئیشێکی تری حیزب ئەوەیە بتوانێت سیاسی گەنج و لێزان و لێهاتوو پەروەردە بکە بۆ ئەنجامدانی کار و ئەرکە سیاسیەکان نەوەیەک ئامادە بکە بتوانێت جێگای ئەو نەوەیە بگرێتەوە کە لە ئێستادا باڵا دەستە بەڵام نەک تەنها لە خزم و بنەماڵە و کەسانی ناو خێزانی سەرکردە سیاسیەکانی ئێستای حیزب بەڵکو لە هەموو ئەوانەی دەتوانن لە بواری سیاسیدا کەسانی چالاک و لێوەشاوە و لێزان بن سەرڕای ئەمانە حیزب دەبێت ببێتە ئەو ئەڵقەیەی لە ڕێگایەوە هاوڵاتیان بە حکوومەتەوە گرێ ئەدا نەک ببێتە هێزێک بۆ داگیرکردنی حکوومەت و دەستگاکانی دەوڵەت و دەستگا سربەخۆکانی هاوڵاتیان خۆشیان. ئەو مۆدێلە حیزبیەی لە کوردستاندایە هیچ یەکێک لەم مەرجە گرنگانەی تێدا نییە. حیزب لە کوردستاندا نوێنەری کۆمەلگا نییە بەڵکو سەروەری کۆمەلگایە بە ناوی ئەوەوە قسە ناکە بەڵکو لەبری ئەو قسە ئەکا سنوورەکانی خۆی نازانێ بەڵکو سنوور بۆ هەموو شتێک دادنێ نەوەیەکی تازە بۆ دەسەڵاتدارێتی ئامادە ناکە بەڵکو پۆستە گرنگەکان بە ویراسی بۆ مناڵی بەرپرسە گەورەکان جێدەهێڵن. لە کوردستاندا کۆنتڕۆڵی حیزب بۆ ژیانی مەدەنی هەموو سنوورەکانی بەزاندووە. ئەوە دەستگاکانی تەلەڤیزیۆن و رادیۆ و چاپ و ڕێکراوەکانی کۆمەلگای مەدەنی و وەرزش و ژنان و مناڵان و گەنجان نین کە حیزب دەهێننە قسەکردن و لێپرسینەوە بەڵکو حیزب خۆی بیر و زمان و کاتی دەوام و پشوو بژێ و چارەنووسیان دیاریەکە. ئەم مۆدێلە حیزبیە ڕێی لە دروستبوون و کارکردنی هەموو پێداویستیە گرنگەکانی دیکەی ئامادەجی سیاسەتێکی تەندروست و یاسایی گرتووە. بەبێ دەستکاریکردنی ئەم مۆدێلە حیزبۆکراتە هەموو ڕیفۆرمێکی سیاسی ڕیفۆرمێکی نوقسان و بێتین و بێخوێنە بێ. کۆمەلگای ئێمە بەر لە هەر هەرەسێکی گەورە پێویستی بەوەیە زۆر بە خێرایی لەم دیکتاتۆریەتی حیزبە دەرچێ
چونکە ئەم دیکتاتۆریەتە ڕوبەڕووی بەرەنگاریەکی کۆمەڵایەتی و ئەخلاقی ئێجگار گەورە ئەبێتەوە و حیزب خۆشی دەبێت یەکێک لە قوربانیە گەورەکانی. دەبێت کەسانی حیزبی ئێمە باش بزانن کە دیکتاتۆریەت وێرانکەری حیزب و بکوژی حیزبە، ئەوە تەنیا دیموکراسیەتە ڕێگا بە حیزب دەدا بژی و بمێنێتەوە. هەر حیزبێکیش دیکتاتۆر بەرهەم بهێنێ دوجار لەگەڵ دیکتاتۆرەکەیدا دەچێتە ناو تابوتەوە. بفەرمونون لەگەڵ خاڵی دوو لە بەشی چوارەم لە کتێبی نیگایەک لە ئێستا خەونێک بۆ سبەی. خاڵی دوو: حیزبە بچووکەکان لە نێوان لاڵبوونی سیاسی و بێخەونی و بێپڕۆژەیی کۆمەڵایەتیدا. سیستمی سیاسی لە کوردستان ڕووکەشانە سیستمێکی فراحیزبیە، پێک هاتووە لە دوو حیزبی گەورە و چەندین حیزبی بچووک، بەڵام لە ڕاستیدا مۆدێلی حیزبی قائید مۆدێلی باڵادەستی سیاسەتە لە کوردستاندا. کێشەی ئەم سیستمە لەوەدایە کە نەریتی کەمایەتی و زۆرایەتی سیاسی پێ نامۆیە. حیزبی بچووک لەژێر ڕەحمەتی یاسا و دەستوردا ناژی و کار ناکە، بەڵکو سەرکارێکی هەیە کە ماگانە مەعاشی ئەندام و کارمەندی دەستگاکانی بۆ ئەبڕێتەوە و خەت و سنوورە سوورەکانی سیاسەتیشی بۆ کێشێ. تاوەکو ئەمڕۆ هیچ یەکێک لەم حیزبە بچووکانە نەیانتوانیوە ببن بە جەمسەرێکی ئاکتیڤ و بکەرێکی گۆڕانبەخش لە ناو هاوکێشە سیاسیەکان. ساڵانێک ئەم حیزبانە وەک سێبەرێکی لاواز و لەرزۆکی حیزبە باڵادەستەکان کارەکەن و نەیانتوانیوە ببن بە زمان و بکەرێکی سیاسی جودا و مۆدێرن لە ناو ڕایگشتیدا. ساڵانێکە ئەو هەموو گۆڕانانە بەسەر کوردستان و عێراق و ناوچەکە و دنیادا هاتووە کەچی ئەم ئۆرگانە سیاسیانە بچووکترین گۆڕانیان لە پێکهات و گوتار و بۆچوون و دیدیاندا دروست نەکردووە. دەتوانین بڵین پێکهاتی سیاسی ئەم حیزبانە تەسک بۆتەوە بۆ کەسی سەرکردەکانیان و سەرکردەکانیشیان بێ کاریزما و بێ پرۆژە و بێ بەرنامەیەکی ڕاستەقینەی گۆڕانکارین. دەستکەوتی گەورەیان کورد بۆتەوە بۆ وەرگرتنی کورسیەک یان چەند کورسیەکی پارلەمان و دابینکردنی ئەو بڕەپارەیەی کە حیزبە دەسەڵاتدارەکان پێیان دەبەخشن. ئۆپۆزیسیۆن لە دنیای سیاسیدا بە خەون و پرۆژەکانیەوە جوان و گرنگە. ئەگەر ئۆپۆزیسیۆن خاوەنی خەونی سیاسی نەبێ ئەبێتە شوێن پێهەڵگری واقعی سیاسی باو. ئۆپۆزیسیۆن بوونی ئەم ڕێکراوە بچووکە کوردیانە لەوەدا نییە کە خاوەنی بەرنامەی تایبەت بە خۆیان و پرۆژەی سیاسی جودان بۆ ڕێکخستن و گۆڕینی کۆمەلگا، بەڵکو کورد بۆتەوە بۆ مەرامی ئەوەی ئەم ئۆرگانانە ببن بە بکەرێک و بەشەبوویەک لە ناو بازنە گەورەکەی مڵکدارێتی حیزبیدا بۆ دەسەڵات. لاڵبوونی سیاسیان بەرامبەر هەموو ئەو کارەساتەی ناو کۆمەلگای کوردستان گەواهی ئەو ڕاستیەن. ڕاستە هەردوو حیزبە باڵادەستەکە ئامادەی دابشکردن و ئاڵوگۆڕکردنی دەسەڵات نین و لەوێشەوە ڕێگرن لە هەموو گۆڕان و ریفۆرمێکی سیاسی، بەڵام یەکێک لە مەرجەکانی ئۆپۆزیسیۆن بوون بریتیە لە ئیرادە و جورئەتی سیاسی. ئەو بێباکیەی دەسەڵاتدارانی کوردستان لەو 15 ساڵەدا نیشانیان داوە تەنیا لەسەر بەردی ئیرادەیەکی بەهێز و ڕاستەقینەدا دەشکێ کە لە وتن و بیرکردنەوە و کردار نەترسێ. سیاسەتی کوردی پێویستی بە ئیرادەیەکی گەورە هەیە بۆ ئەوەی بەسەر ئەم بێباکی و گوێنەگری و غرورەی دەسەڵاتداراندا سەر بکەوێ کە بەداخەوە ڕێکراوە بچووکەکانی کوردستان لێی بێبەرین. ساڵانێکە ئەم ڕێکراوانە لە جیاتی ئەوەی ببن بە دروستکەری گوتار و بەرنامەی سیاسی نوێ بوونەتە بەشێک لە گوتاری بۆڵەبۆڵ و گلەی و گازندەی کۆمەڵایەتی، بەڕادەیەک کە شەقامی کوردی بە فرسەخ لە پێش ڕخنە شەرمنەکانی ئەوانەوەیە، لە جیاتی ئەوەی ببن بە ماڵێکی دەرگا و پەنجەرە واڵا بۆ خەون و خەمەکانی نەوەی نوێ بوون بە خێزانێکی سیاسی و دینی داخرا و خۆژێن و خۆلاوێنەر. هەرچی بەشە دینیەکەی ئەم بکەرە سیاسیەشە تەنها لە یەک بواردا بووە بۆ ئۆپۆزیسیۆن، ئەویش ئۆپۆزیسیۆنی کۆمەڵایەتیە بەو دیوە دواکەوتووەیدا. ئۆپۆزیسیۆنی دینی وەک دەسەڵات بەشدارە لە دروستکردنی کاراکتەرێکی لاواز و بێهێزدا بۆ مرۆڤی کورد کە تەنیا لەسەر گوێگرتن و ملکەچی بۆ گوفتاری ئیمامەکان کارەکە. ئۆپۆزیسیۆنی دینی وەک دەسەڵات بەشدارە لە دروستکردنی کاراکتەرێکی لاواز و بێهێزدا بۆ مرۆڤی کورد کە تەنیا لەسەر گوێگرتن و ملکەچی بۆ گوتاری ئیمامەکان کارەکە. جا ئەگەر ئیمامەکانی ئیمامن یاخود ئیمامەکانی حیزب، هەوڵی گەورەی ئەم ئۆپۆزیسیۆنە ئەوەیە هەرچی زیاتر کۆمەلگای کوردستان بکاتە کۆمەلگایەکی کۆنزەڤاتیڤ و هەموو ڕووبەرەکانی سیاست بە ئاین ڕەنگڕێژ بکا و کۆمەلگا لەسەر مۆدێلی مزگەوت دروست بکاتەوە. بڕێکی زۆر لەو یاسا کۆنخواز و ناشرینانەی پارلەمانی کوردستان دەری کرد ئاماژەی ئەوەن کە کوردستان بە چ ئاراستەیەکی ترسناکی کوشتنی ماف و کوشتنی ئازادی ژنان و مافی تاک و گروپەکاندا ڕوا.
دیارترینیان دەرکردنی یاسای باری کەسی بوو کە یەکێکە لە نەنگترین و ناشرینترین دەستکەوتەکانی ئەم خولە پارلەمانتاریەی هەردوو حیزبەکە و هێمایەکی ترسناکە بۆ مارشی هێزە تاریک و کۆنزەرڤاتیڤ و دینیە دۆگماییەکانی کوردستان. لاوازکردنی شوێنی ژنان و بەردەوامیدان بەو هەموو ناشرینیەی لە کۆمەڵگای ئێمەدا بەرامبەر بە ژنانەکرێ خەریکە بە یاسایی دەکرێ و بە ناوی بەرگری لە کولتور و دین و بەهاوە دەپارێزرێ. یاسای باری کەسی لە کاتێکدا پەسەند کرا کە بە شێوەیەکی بەردەوام دێها و سەدەها ئافرەت لە کوردستاندا لە ناو کولتوری زەبر و زەنگدا ئەشکەنجە دەدرێن و دەکوژرێن بە جۆرێک کوشتنی ئافرەتێک لەو وڵاتەدا لە کوشتنی باڵندەیەک ئاسانترە. بەبێبوونی میکانیزمێکی یاسایی شێلگیر بۆ لێپرسینەوە لەوانەی ئەم تاوانانە دەرهەق بە ژنان و کچان لە کۆمەڵگای ئێمەدا ئەنجامەدەن بە بۆچوونی ئێمە خەمساردی سیاسی ڕێکراوە بچووکەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە بچووکیان زیاتر و زیاتر دەچەسپێنێ هەموو ناچالاکبوونێک لە ڕووی کۆمەڵایەتیەوە و هەموو بەشدار نەبوونێ لە دروستکردنی ڕای گشتی ڕەخنەییدا ڕێکراوە بچووکەکان زیاتر بەرەو ئەوە دەبا ببن بە بستە باڵایەکی سیاسی و کۆمەڵایەتی. بچووکبوونەوە و بێکاریگەری ئەم ڕێکراوانە بە پلەی یەکەم لە بەرەمێنانی ئەو بێدەنگیە سیاسیەدا بەرجەستا بێ کە بەرامبەرەوە موناعەدالەتی و گەندەڵی و بێبەرنامەیەی حکومڕانیکردن لە کوردستاندا گرتوویانەتە بەر. هەموو بێدەنگبوونێکیش گەورەکردنی سنوورەکانی دەسەڵاتی حیزب باڵادەستەکانە و بە فیزبوونیانە لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسیەوە کە زۆر جار ڕێگا خۆشکەری سەرەکین بۆ سەرهەڵدانی ستەمگەری سیاسی و دەسەڵاتی دیکتاتۆریانە. حیزبە بچووکەکان لەگەڵ خۆیاندا کللتوری ترسنۆکی سیاسیان چەسپاند و لە ژێرپەردەی هاوپەیمانی سیاسیدا لەگەڵ زلهێزەکاندا پێگەی ئەخلاقی و ئایدیۆلۆژی خۆیان دۆڕاند. ململانی نێوان حیزبە بچووکەکان و دوو حیزبە زلهێزەکە ململانی نێوان دوو مۆدێلی جیاوازی حکومڕانی و دوو دیدی سیاسی و دوو جیهانبینی و پرۆگرام نییە. ململانەیەک نییە لە نێوان دوو زمانی کللتوری سیاسی و دوو جەمسەری سیاسی کە یەکێکیان داخرا و گەندەڵ و ئەوی تریان کراوە و دیموکراسی و شەفافە. بەڕای ئێمە دروستکردنی ڕیفۆرم لە گەڕانەوەی مانە و ڕێزەوە بۆ چەمکی ئۆپۆزیسیۆن دروست دەبێ. دووبارە بنیادنانەوەی چەمکی ئۆپۆزیسیۆن بوون لە ناو سیاسەتدا بە مانای بوونی ئیرادەی گۆڕانی ڕیشەیی و ڕێکخرا و بەرنامەکاری مۆدێرن و دیموکراسی و خەونی بنیادنانی کۆمەلگایەکی دادپەروەرانە. دەبێت کللتوری ئیلتیزام بە کۆمەلگا و عەدالەتەوە پێش کللتوری ئیلتیزام بە هاوپەیمانی سیاسیەوە بکەوێ. هەر حیزبێک ئیلتیزاماتە مێژوویی و ئەخلاقی و فکرەکانی خۆی بکا بە قوربانی هاوپەیمانێتی سیاسی هێزێکی ناڕاستگۆ و مردووە لە ڕووی مێژووشەوە کەم نرخ و پەراوێز نشینە. پێنجەم، ئابووری و نەوت و سیاسەت. خاڵی یەک، ئابووری و سیاسەت. ڕەنگە هیچ شتێک لە کوردستاندا بە ڕادەی پەیوەندی سیاسەت و ئابووری ترسناک نەبێ. دامەزراندنی ئەو ئیمبراتۆریەتە حیزبیەی لە کوردستاندا ئامادەیە و ئەنجامدانی ئەو گەندەڵکاریە بێسنوورە دەرەنجامی ئەو پەیوەندیە تایبەتەیە کە لە نێوان ئابووری و سیاسەتدا هەیە. سیفەتی هەرەسەرێکی ئەم پەیوەندیەش بریتیە لە تێکەڵکردنێکی ترسناکی ئابووری و سیاسەت بە یەکتری. بەکارهێنانی سیاسەت وەک ئامڕازێک بۆ بەدەستهێنانی دەستکەوتی ئابووری، بەستنەوەی مۆقیع سیاسیەکان بە توانای گرتنە دەستی پرۆژە ئابووریەکانەوە لە ڕاستیدا گەندەڵی تەنها یەکێک لە دەرکەوتەکانی ئەم تێکەڵبوونەی ئابووری و سیاسەتە بە یەکدی. زۆربەی هەرە زۆری کێشەکانی تریش لە نەبوونی دادپەروەریەوە بیگرە بۆ نەبوونی ڕێز و نەبوونی لانی کەمی ئاشکرایی لە کاری سیاسیدا و تەنانەت بەشێکی گرنگی هۆکارەکانی دیاردەی هەژاری و هەرەسی ژێرخانی کۆمەڵایەتی لە کوردستاندا پەیوەندی بەم تێکەڵبوونە بەرفراوانەی ئابووری و سیاسەتەوە هەیە. یەکێک لە گەورەترین ئەو کێشانەی لەم تێکەڵکردنەوە دروست بوو بێ جیانەکردنەوەی کەسایەتی سیاسیە لە کەسایەتی بازرگان و بەکارهێنانی مەوقیع سیاسیەکەیانە وەک مەوقیعێک بۆ بازرگانی کردن. لە ڕاستیدا سیاسەتکردن لە کوردستاندا بەڕادەیەک شێواوە کە مەودایەک لە نێوان کاری سیاسی و کاری ئابووریدا نەماوەتەوە. گەر یەکێک بێوێ بچێتە ناو دنیای ئابووریەوە دەبێت لە نێو دنیای سیاسیدا بێ، دەبێت بڕێک لە مەوقیع سیاسیە گرنگەکانی وڵاتی لە ژێردەستدا بێ یان لانی کەم لە پشت بێ. دەبێ پێیەکی لە ماڵی ئەو بەرپرسە گەورانەدا بێ کە وڵاتەکە لە ڕووی سیاسیەوە بەڕێوە ئەبەن و پێیەکی تری لە ناو ئەو پرۆژە ئابووریانەدا بێ کە بە شەریکی لەگەڵ ئەو بەرپرسانەدا ئەنجامەدرێ. ئەمە ژوای کردووە دەستگاکانی حکومکردن و دەستگاکانی پارە پەیداکردن لە وڵاتەکەدا بە شێوەیەکی ترسناک چووبن بە ناو یەکدا. ئەم تێکەڵبوونە لە کوردستاندا خۆی لەوەدا بینیوەتەوە کە حیزب بەگشتی و پیاوە بەهێزەکانی ناو حیزب بە تایبەتی خاوەنی ئابووری وڵاتەکەن. جیاوازیەک نییە لە نێوان ئەو هێزەی خاوەنی ئابووری وڵاتەکەیە لەگەڵ ئەو هێزەی کە ڕۆژانە دەستگاکانی دەوڵەت ئەبا بەڕێوە و حکومەکە.
خاڵی هەرە ترسناکی ئەزمموی سیاسی لە کوردستاندا لەمەدایە. هەر سیستمێکی سیاسی بیاوێلانی هەرەکەمی شەرعیەتی هەبێ نابێت ئەوانەی کە ئابووری وڵاتەکەیان لەژێر دەستدایە ڕاستەوخۆش دەستگاکانی حکومکردنیشان لەژێر دەستدا بێ. دەستگاکانی حکومکردن دەبێت خەڵکانێک بیان بن بەڕێوە جیاواز بن لەوانەی کارە ئابووریە سەرەکیەکانی وڵاتەکە ئەنجامەدەن. پیاوی بازار و سیاسی ئەبێ دووشتی جیاواز بن، واتە تۆ نابێ سەرۆکی حکوومەت بیت و بڕیارە سیاسیە گرنگەکانی وڵاتەکەت لەدەستدا بێ. بەڵام لە ژێریشەوە دەسەڵاتی ئەوەت هەبێ هەموو ڕێککەوتنە ئابوووریەکان کۆنتترۆل بکەیت و بیدەیتە ئەو کارگانەی مڵکی خۆتن یان مڵکی ئەو کەسانن کە لەگەڵتدا شەریکن یان مڵکی هاوڕێ سیاسیەکانی ترتن. ڕێگە قوڵەکانی گەندەڵی لە کوردستاندا لەم وەرگەڕانە بێچاودێری و بێکۆنتترۆلکردنی پێگە سیاسیەکاندایە بۆ پێگەی ئابووری. واتە گەندەڵی لە کوردستاندا دیاردەیەکی تاکە کەسی و تێپەڕ نییە، بەڵکو دیاردەیەکی بنیادیە و بەقوڵی بەسراوەتەوە بە شێوازی ڕێخستنی پەیوەندی نێوان سیاسەت و ئابووریەوە. لە هەر شوێنێکی دنیادا سیستمێکی لەم بابەتە دروست بوو ئیدی ڕێگە بۆ هەموو شێوازە گەندەڵەکانی بەکارێنانی دەسەڵات خۆش دەبێ و دەسەڵاتدارێتی و کاری مافیایانە بە زەحمەت لە یەکجیا دەبنەوە. هەر ئەم دۆخی تێکەڵبوونە شەوا دەکا هیچ لێپرسینەوەیەکی ڕاستەقینە لە گەندەڵی لە کوردستاندا دروست نەبێ، بە تایبەتی چونکە لە کوردستاندا نە پارلەمانێکی چالاک و نە سیستمێکی دادوەری سربەخۆ و بوێر هەیە کە بتوانێت بەگشت دەسەڵاتدارانە بچێتەوە و نەدەستگایەکی نەزاهەش ئامادەیە کە لێکۆڵینەوە لە سامانی بەرپرسان بکە، نە کۆمەڵێک دەستگای کۆمەلگای مەدەنیش هەن کە هێزی ئەوەیان هەبێت لە دەسەڵاتداران بپرسنەوە. ئەم دۆخەیەوا دەکا هیچ شتێک لە وڵاتەکەدا لە شوێنی خۆیدا نەبێ، نە ئابوووریەکەی ئابووریەکی ڕاستەقی نەبێ و خەڵک بزانێت سەروەت و سامانی نەتەوەیی چییە و چۆن پەیدا دەکرێ و چۆن سەرف دەکرێ، نە سیاسەتەکەشی چالاکیەک بێسەرقاڵی بەدیهێنانی قازانجی گشتی و خواستی گشتی و پێداویستیە گشتیەکانی خەڵک بێ لە وڵاتەکەدا. کاتی ئەوە هاتووە ئەوانەی لە وڵاتەکەدا حکم دەکەن لەوانە جیا بکرێنەوە کە ئابووری وڵاتەکە بەڕێوە دەبن. ئەو هێزەی ئابووری وڵاتەکە بەڕێوە دەبا لەو هێزە جیا بکرێتەوە کە سەرکردایەتی حیزب و حکومەت و لەشکر و هێزە ئەمنیەکانەکە. ئەوەی کە بڕیار لەسەر چۆنێتی سندن و بڕی باج ئەدا، ئەوەی کە دەڵێ کێ کام پرۆژەی ئابووری وەرەگرێ و ئەوەی کە بڕیار دەدا چ پرۆژەیەک دەست پێ بکرێ، نابێ هەمان ئەو کەسە بێ کە خۆی کارخانەی گەورەی هەیە و پێویستە باج بدا. ئەوەی هێزی پۆلیسی لەبەردەستدایە نابێ ئەو کەسە بێ کە کۆنتراکتەکان دابژەکە. تەواو بە پێچەوانەی ئەم سەرەتا زانستیە سادەیەی چۆنێتی ئیشکردنی دەوڵەت و دەسەڵاتی سیاسی مۆدێرن لە دنیادا. نرخی پێگە سیاسیەکان لە کوردستاندا بەسراوەتەوە بۆ پەیوەندیەوە کە ئەم پێگەیە بە ئابووری وڵاتەکەوە گرێدا. ئەمەش کارێکی کردووە زۆربەی سیاسیە گەورەکانی کورد لە یەک کاتدا هەم سیاسی بن و هەم بازرگان، یان لە ڕاستیدا بازرگان بن و سیاسەت وەک کەرەسەی پاراستن و زۆرکردنی پارەکانیان بەکار بهێنن. لە هەر شوێنێکیشدا نوخبەی سیاسی و نوخبەی ئابووری بوون بە یەک، لەوێدا سیاست کورت دەبێتەوە بۆ دزیکردن و چالاکی مافیایی و نیمچە مافیایی. هەر مۆدێلێکی دەسەڵاتدارێتی بڕیارە ئابووریەکان و بڕیارە سیاسیەکانی خستە ناو دەستی هەمان نوخبەوە بە حتمی دەبێ بە سیستمێکی گەندەڵ. جاکردنەوەی ئابووری و سیاست و جاکردنەوەی سیاسیەکان لە بازرگانەکان لە یەکدی هەنگاوێکی گرنگی دروستکردنی سیستمێکی سیاسی کە تیایدا هەم ئابووری وەکایەکی سربەخۆ و هەم سیاست وەکایەکی سربەخۆ کار بکەن. ئەمیان کار لەوی تریان بکا و تەندروست گەشەی پێبدا، بەڵام هەرگیز نەبن بێت. بفەرمونون لەگەڵ خاڵی 2 بەشی 5 لە کتێبی نیگایەک لە ئێستا خەونێک بۆ سبەی. 2. نەوت و دەسەڵات. نەود ئەو سەرچاوە سروشتیە سەرەکیەیە کە هەموو خەڵکی کوردستان و هەموو عێراق بۆ بژێوی پشتیان پێبەستووە. چارەسەرکردنی مەسەلەی هەژاری، باشترکردنی ئاستی ژیان، بژانەوە و گەشەکردنی ئابووری لە وڵاتەدا بە پلەی یەکەم پشتی بە ئابووری نەوت بەستووە. بۆیە مامەڵەکردنی نەوت بە شێوەیەکی بەرپرسیارانە و گواستنەوەی پرانسیپەکانی یەکسانی و دادپەروەری و بەرپرسیارەتی و بۆ ناو چۆنیەتی مامەڵەکردنی نەوت و چۆنیەتی دابەشکردنی داهاتی نەوت مەسەلەیە کە پەیوەندی بە ژیانی هەر تاکە کەسێکی ئەو کۆمەڵگایەوە هەیە، چ ئەوانەی لە ئێستادا ئەژین، چ ئەوانەش کە هێشتا لەدایک نەبوون. بەڵام ئەو ڕۆڵەی نەوت لە 50 ساڵی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە دروستبوونی سیستمی سیاسی گەندەڵ و نادیموکرات و دیکتاتۆردا گێڕاوێتی ئێجگار ترسناک و گەورە بووە. ناکرێت دروستبوون و ژیان و ئاکاری ڕژێمەکەی سەددام و ڕژێمە هارەکانی تری ناوچەکە لە داهاتی بێشوماری نەوت و لە ڕۆڵی نەوت لە دروستبوون و بەهێزبوونی ئەو سیستمانەدا داببڕین.
50 ساڵی ڕابردوو نیشانی داین ئابووری نەود دەتوانێت دەسەڵاتێکی گەورە و ترسناک بەهێزە سیاسی باڵادەستەکان ببەخشێ و لە بەرامبەریدا دەسەڵاتی خەڵک و کۆمەلگا بە شێوەیەکی ترسناک لاواز بکە. ئەو دەسەڵاتە سیاسیانەی لە ناوچەکەدا لەسەر داهاتی نەود ژیاون و کاریان کردووە تا ئەمڕۆژ دەسەڵاتێکی توندوتیژ و نابەرپرسیار و ناچارکەر بوون. سیاسەتی کڕینی خەڵک و دروستکردنی وەلای درۆزنانە و مەحسوبیەت لە کاراکتەرە سەرکیەکانی ئەم جۆرە دەسەڵاتە بووە. ئابووری نەود وای کردووە هێزە دەسەڵاتدارەکانی ئەم ناوچەی خۆیان لە فشاری کۆمەلگا ئازاد بکەن، بێباک بن لە بەرامبەرە و ڕەخنانەی کۆمەلگا لێیان دەگرن و گوێژ بەو ناڕزاییانە نەدەن کە کۆمەلگا دەریان دەبڕێ. هەروەها ئابووری نەود وای کردووە دەسەڵاتدارانی گوێ نەدەن بە باشترکردن و چالاکردنی سیستەمی ئیداری و بەڕێوەبردن و داهاتی نەوتیش بە شێوەیەکی بەرفراوان بۆ مەبەست و سوود و قازانجی شەخسی بخەنەگەڕ. لە سەرێکی ترەوە وەگەڕخستنی پارەی نەود لە دامەزراندنی دەستگای ئەمنی و هێزی چەکدار و میلیشیا و گروپی نهێنیدا کە کاریان پاراستنی دەسەڵاتدارانە سیاسەتێکی بەردەوامی ئەو هێزانە بووە کە لەسەر ئابووری نەود ژیاون. وەگەڕخستنی پارەی نەود لەو کەرتە ئابووریانەشدا کە قازانجی خێرا بۆ دەسەڵاتداران دروست دەکا شێوازی سەرەکی وەبەرهێنان بووە. بەخشینی پارەی نەوتیش بەو هێزە کۆمەڵایەتیانەی کە وەلای تەواوەتیان هەیە بۆ دەسەڵاتداران ئاکاری ناسرا و بینراوی بڕێکی زۆری ئەو دەسەڵاتانە بووە کە لە ڕێگەی ئابووری نەوتەوە ئەژین و کارەکەن. مەترسیەکی تری ئابووری نەود ئەوەیە کە دەکرێت ببێتە سەرچاوەی دروستبوونی ئابووریەک کەرتە ئابووریە نانەوتیەکان تیایدا ئیفلیج بن. بازرگانیکردن بەنەوتەوە بچێتە شوێنی هەر چالاکیێکی ئابووری تر و ئاسانی بەدەستهێنانی داهاتی نەود ڕێ لە ئابووریەکی بەرهەمهێن و پارە پەیداکەر بگرێ. ئەم جۆرە مامەڵەکردنەی نەود دەبێتە هۆی لاوازکردنێکی بنیادی ئەو کۆمەڵگایەی کە تەنها پشت بە داهاتی نەوتە بەستێ. بە جۆرێک هەموو گۆڕانێکی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا دەکرێت ژیانی ئەو کۆمەڵگایە بخاتە بەردەمی مەترسی ڕاستەقینە و گەورەوە. بە مانایەکی تر لە ناو ئابووری نەوددا هەمیشە پرۆژە و ئەگەری خۆکوشتنێکی سیاسی و کۆمەڵایەتی پەنهانە. بۆیە بە وریایی مامەڵەکردنی نەوت یەشێکە لە ئەرکەهەرە گرنگەکانی سیاست لەو وڵاتانەدا کە نەوت تیایدا ڕۆڵی سەرەکی دەبینێ لە دابینکردنی بژێوی خەڵکدا. بە کورتی نەوت کەرەستەیەکی دووجەمسەرە، دەکرێت ببێتە هۆکاری پێشکەوتن و ئاوادانی و ئاسوودەیی، بەڵام دەشکرێت ببێتە هۆکاری جەنگ و پشێوی و هەژاری و گەندەڵی و ستەمگەری. لە دوای ڕاپەڕینەوە نەوت ڕۆڵێکی گرنگ دەجێڕێت لە سیاسەتی کوردیدا. بازرگانی نەوتی قاچاق سەردەمانێک کە عێراق لەژێر گەمارۆدانی ئابووریدا بوو سەرەتایەکی دروست کرد بۆ ڕۆڵی ڕاستەوخۆی نەوت لە کێشە ناوخۆیەکانی کوردستاندا بە شەڕی ناوخۆشەوە کە نەوتی عێراقیش لەژێر سایەی چاودێریکردنی نەتەوە یەکگرتوەکاندا و لە چوارچێوەی بەرنامەی نەوت بەرامبەر بە خۆراکدا دەفرۆشرا. مەودای گەورەتر بۆ دروستبوونی ئابووری قاچاقی نەوت دروست بوو. ڕۆڵی نەوت لە قوڵبوونەوەی ناکۆچیە سیاسیەکانی کوردستاندا گەورەتر بوو. بەدەر لە ناکۆچیە سیاسیەکان شێوازی بە قاچاق فرۆشتنی نەوت دوای کرد بە نایاسایی فرۆشتنی نەوت ببێتە کولتور و سەرەتایەک بۆ ڕۆڵی تێکدەر و وێرانکەری داهاتی نەوت لە عێراق و کوردستاندا دروست بکە. پێشتریش لەژێر سایی ئەزمموی سەدام حوسێندا کولتورێکی بەرفراوانی خراپ بەکارهێنانی پارەی نەوت لە عێراقدا دروست بوو. هەروەها چەندەها ڕێگەش بۆ پیادەکردنی ئەم کولتورە دۆزرابەوە. کۆپۆنە نەوتیەکانی سەدام حوسێن کە دەدرا بە حیزبی سیاسی و ڕۆژنامەنووس و کەسانی خاوەن نفوسی ناو خێزانە دەوڵەمەند و کاریگەرەکان و ئەو ئۆرگان و لایەنانەی لە وڵاتانی جیاجیادا بەرگریان لە ڕژێمەکەی سەدام حوسێنە کرد نمونەیەکی بەرچاوی خراپ بەکارهێنانی نەوت و کولتوری بە فیڕۆدانی ئەم سەرمایە گرنگەیە بۆ مەبەستی سیاسی نابەجێ. ئەم کولتورە نالەبارەی مامەڵەکردنی نەوت تەنها بە فیڕۆدان و گەندەڵی و دزینی پارەی نەوت ناخاتەوە، بەڵکو سیستمی خزمچێتی و دەستەگەرێتیش بە شێوەیەکی ترسناک بەهێزەکە. هەموو ئەمانەش هۆکارێکی سەرەکی و گرنگی گەورەبوون و قوڵبوونەوەی کولتوری گەندەڵین لە کوردستاندا. تا ئەم ساتەی ئەمڕۆ چۆنیەتی سەرفکردنی پارەی گشتی لە ئابووری نەوتی کوردستاندا نادیارە. ئەم پارە زۆرە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بۆ مەبەستی سیاسی حیزبی و تایبەت بەکاردەهێنرێ. بەشێکی زۆریشی لە پرۆژەی ئابووری خراپ و گەڕان بە دوای قازانجی خێرادا بەڕێواچێ. ئەمە جگەلەوەی ئابووری نەوت دوای کردووە کۆمەلگای کوردی ببێتە کۆمەلگای سەدان هەزار فەرمانبەری بێئیش و بێبەرهەم. وای کردووە ئابووری کوردستان ببێتە ئابووریەک تەنها و تەنها پشت بەهاتنی پارە لە دەرەوە ڕاببەستێ، نەک خۆی بتوانێت لە ناو کوردستاندا و لە ڕێگای بەرهەمێنانەوە پارە دروست بکە. وای کردووە ئابووریەکی بێبەرنامە و بێخەون دروست ببێ و چینێکی سەرمایەداری نەفام سەر هەڵبدا کە خەیاڵی ئابووریان لە ئاستی دروستکردنی بینای بەرزدا وەستاوە و بە پێویستی نازانن ماندوو ببن و بیر بکەنەوە بۆ ئەوەی پارەدار بن. ئەوەندەیان بەسە بزانن چۆن سیاسی بن و عوامی خەڵک بە سیاسی بوونی خۆیان فریو بدەن.
گرنگترین دەرەنجامە کۆمەڵایەتی و فەرهەنگیەکانی ئەم دۆخە بریتیە لە سەرهەڵدانی عەقڵیەتی کار نەکردن و ئەخلاقیەتی جۆنەدان و پشتبەستن بە پارەیەک کۆمەلگا لە بەرهەمێنان و دروستکردنیدا بەشدار نییە. جگەل لەمە ئەم جۆرە ئابووریە بۆتە هۆی دروستبوونی چاوەڕوانی ناماقوڵ و پچڕانی ئەو پەیوەندیەی ئیشکردن و ماندووبوون بە پاداشتی مادیەوە گرێدەدا. دەرەنجامە سیاسیە ناوەکی و دەرەکیەکانی ئەم دۆخەش لە دەرەنجامە کۆمەڵایەتی و فەرهەنگیەکانی ترسناکترە. ئەم دۆخە لە دوو سەرەوە ترسناکە. لەسەرێکەوە وا دەکا هێزە سیاسیە باڵا دەستەکانی کوردستان ببنە پاشکۆی هێزە دەرەکیەکان بۆ هێنان و وەرگرتنی پارەی نەوت و بەمەش شوێن و جێی کورد لە پەیوەندیدا بە بەغداوە بە شێوەیەکی ترسناک لاواز بووە. لە سەرێکی ترەوە دەسەڵاتدارانی کوردستان بەهۆی پشت ئەستووربوون بەو پارەیە تەواو بەرامبەر بە کۆمەلگای کوردی خۆی بێباکن و نرخێکی ئەوتۆ بۆ ڕخنە و ناڕەزایی و تووڕەبوونەکانی دانانێن، چونکە بە چەشنێک لە سەرمای خۆیان دڵنیان و بە شێوەیەک ئەو سەرمایە بە مڵکی تایبەتی خۆیان ئەزانن، وەک زۆربەی هێزە نەبین و کوردبینەکانی ناو مێژوو ترسیان لە داهاتوو نییە. نەبوونی ئەم ترسە ئەخلاقیە دیکتاتۆری گەورە و هەرەسی گەورەش دروست دەکات. سەرنجێکی خێرا لە چۆنێتی خەرجکردنی داهات لە کوردستاندا ئەم ڕاستیانەمان زیاتر بۆ ڕوونەکاتەوە. لە کاتێکدا بەدەیان و سەدان بنکە و مەقڕی حیزبی بێ ئیش و بێبەرهەم دروست کراون و پارێکی زۆریان تێدا سەرف کراوە و سەرفەکرێ، کەچی دەبینین لە نەخۆشخانەکانی هەرێمدا هەر 8,000 کەس و یەک قەرەبێڵەیان بەرەکەوێ. لە کاتێکدا لە زۆربەی وڵاتەکانی دراوسێدا بۆ هەر 2 یان 3,000 کەس قەرەبێڵەیەک هەیە. لە زۆر شوێنی کوردستاندا قوتابخانە نییە یان کەمە و بەشێکی زۆری ئەو قوتابخانانەش کە هەن 3 داوامیان تێدا ئەکرێ و پۆلەکانی خوێندن سیخناخن بە ژمارەیەکی زۆر لە قوتابیان. بەڵام لە سامانی دزراوی وڵات سەدان بینای ناشرین بەرزکراونەتەوە کە تا سەدان ساڵی تر پێکهاتی میعماری لە شارەکانی ئێمەدا دەشێوێنێ و شوناسی خۆیان لێ دەسەنێتەوە بێ ئەوەی بتوانێت شوناسێکی میعماری نوێیان بداتێ. لە هەمان کاتدا وڵات پڕیەتی لە فێستیڤاڵی حیزبی بێمانە و بێناوڕۆک، کەناڵی تەلەڤیزیۆن و فەزایی بێ ئاست کە ئیش بۆ گەمژەکردنی سەرتاسەری و دەستە جەمعی ئەکەن، نیشتیمان لێوان لێوە لە پرۆژەی نیوە ناچڵ و تەواو نەکراو، لە پرۆژەی نوخبەوی بێمانای گەڕاو بە دوای قازانجی خێرا و دەستبەجێدا. ئەم ناعەقڵانیەتە لە سەرفکردنی داهاتی گشتی داوا دەکا کوردستان پێویستیەکی گەورەی بەوە بێ داهاتەکانی نەوت، کۆنتراکتەکانی فرۆشتن و دەرهێنان و گەڕان بە دوای چێڵگەی نوێدا ئاشکرا بن، دوور بن و پارێزراو بن لەویست و تەماحی ئەم سیاسی و ئەو دەسەڵاتدار لە ژێر میکانیزمێکی ئاشکرا و بەهێزی چاودێریکردنی داهات و سەرفکردندا بن. جگە لەمانە گرنگی نەوت وەک سەرچاوی سەرەکی داهات وا ئەکا دەرهێنان و فرۆشتنی نەوت پێویست بێت لە دەستی دەوڵەت خۆیدا بێ و نەهێڵدرێ بکەوێتە ژێر دەستی کەرتی تایبەتەوە. هەموو یاریکردنێک بەم داهاتە یاریکردنە بە ژیان و گوزەرانی خەڵک لە ئێستا و ئایندەدا. گەر کەرتی تایبەتیش لە پیشەسازی نەودا بەشداری کرد، ئەوە دەبێت بەردەوام بڕی سەهمی دەوڵەت لە پرۆژە هاوبەشەکاندا لە بڕی کەرتی تایبەت گەورەتر بێ. پارەی نەوت دەبێت بخرێتە گەڕ بۆ بەهێزکردنی ئابووری کوردستان بەگشتی و لە ڕێگەی خستنەگەڕیە و داهاتە لە بواری گەشەدان بە کشت و کاڵ و پیشەسازی بچووک و مامناوەندی کە هەلی کارکردن زیاد دەکەن. هەروەها بەکار بێت بۆ چاکردن و باشترکردنی ژێرخانی ئابووری لە ڕێگەوبان و دروستکردنی هێڵی شەمەنەفەر و باشکردنی کارەبا و وزە، نەوەک بچێتە سەر کۆنتۆی نهێنی حیزب و بەڕێکەوتنی نهێنی و تاریک لە ژێرەوە گەمە بە داهاتی بکرێ. لە ڕاستیدا کوردستان پێویستی بەبوونی 2 دەستگا هەیە. یەکێکیان دەستگایەک بێت زیادەی داهاتی نەوتی تێدا هەڵبگیرێ، بە تایبەتی لە کاتێکدا نرخی نەوت بەرز دەبێتەوە، ئەم زیادەیەش لە بواری گەشەدانی گشتی بە ژێرخانی ئابووریدا سەرف بکرێ. دووهەمیان دەستگایەک بێت ئەو داهاتە زیادەی تێدا کۆ بکرێتەوە بۆ ئەو کاتەی کە وڵاتەکە نەوتی تێدا نامێنێ، واتە بۆنەوەکانی داهاتوو. دروستبوونی سیستمێکی بانکی مۆدێرن و شەفاف کە بتوانن قەرز بە خەڵک بدەن، بە پرۆژەی ئابووری ڕاستەقینە و سوودێکی باش وەربگرن لەو پارەیەی لە کوردستاندا هەیە، هەنگاوی ئێجگار پێویستە. فەرمونون لەگەڵ بەشی شەشەم لە کتێبی نیگایەک لە ئێستا خەونێک بۆ سبەی. 6 لە سیاسەتی خۆلاوازکردنی استراتیژیەوە بۆ سیاسەتی گەشەکردن و بەرەو پێشچوونی استراتیژی. چاکردنەوەی تێڕوانینی هەڵا بۆ مەسەلەی گەشەکردن لە کوردستاندا. ئەوەی لە چەند ساڵی ڕابردوودا گوێی لە سیاسەتمەدارانی کورد و هەندێک لە پیاوانی کارگرت بێت، ئەو ڕاستیەی بۆ ئاشکرا دەبێت کە ئەوەی ئەوان وەک گەشەکردن و بەرەو پێشەوە چوون وێنای دەکەن زۆربەی جار لە ڕووکەشدا دەمێنێتەوە.
دروستکردنی ئوتێلی 5 ئەستێرەیی، بیناکردنی بازار و سوپەرمارکێتی گەورە، بنیادنانی سەدەها ئاپارتمانی نیشتەجێبوونی گرانبەها، دروستکردنی کۆمەڵێک بینایی گەورە و گرانبەها وەک ئۆفیس و دائیرەی کارکردن بڕێکی بەرچاوی ئەو گۆڕانکاریانن کە ئەمڕۆ لە کوردستاندا ڕوئەدەن. لە دەرەوەی ئەمەشدا بڕێکی گەورەی ئەو پرۆژانەی جێبەجێ کراون یان پرۆژەی نوخبەوی بوون کە درێژکراوەیان لە نێو کۆمەڵگادان یاخود ئەو پرۆژە بازرگانیانە بوون کە قازانجی خێرا و دەستبەجێیان لێ کراوە و لێ دەکرێ. بە دەگمەن نەبێ هیچ یەکێک لەو پرۆژانەی لەم ساڵانەی دواییدا ئەنجام دراون پرۆژەی استراتیژی نەبوون و پەیوەندیان بە بەهێزکردنی ژێرخانی ئابووری وڵاتەکەوە نەبووە. هەر ئەو خەونەی کە هەندێک سیاسی کورد بە بەردەوام باسیەکەن خەونی کردنی کوردستان بە دووبەی خۆی هێما بۆ ئەوە دەکا ئەوەی لە خەیاڵی ئەو سیاسیانەی کوردایە دەربارەی چۆنێتی پێشخستن و گەشەدان بە کوردستان مەسەلەیەکی ناڕاست و بێکەڵک و لە ڕاستیشدا زیان بەخشە. لە پیادەکردنی ئەم خەونەدا ڕەنگە سیاسیەکانی کورد خۆیان وەک شێخەکانی خەلیجیان لێ هاتبێ، بەڵام ژێرخانی ئابووری کوردستان وەک ژێرخانی ئابووری دووبەی لێ نەهاتووە. هەر کەسێک تۆسقاڵێک زانیاری لەسەر شوێنی جۆگرافی دووبەی و پەیوەندیە نێو دەوڵەتیەکانی ئەم ئیماراتە و شوێنی لە ئابووری بە جیهانی بووی دنیادا و لە هەمووشی گرنگتر کاراکتەری ئەو شوێنە وەک دەوڵەتێکی سربەخۆ لە بەرچاو بگرێ دەزانێت کوردستان هیچ یەکێک لەو خەسڵەتانی تێدا نییە. لە هەمووشی تراژیدیتر ئەوەیە لە کاتێکدا سیاسیەکانی کورد باز لەم خەونە یۆتۆپی و ناواقیعی و زیان بەخشە ئەکەن لە هەمان کاتدا کوردستان ساڵنە ساڵێک ئەبێتە شوێنی بڵاوبوونەوەی کۆلێرا و ئەو پەتاو نەخۆشیانەی کە لە وڵاتە هەرە هەژار و هەرە خراپەکانی دنیادا ڕوئەدەن. زیادە ڕەوینی ئەگەر بڵین لە پاڵ خەونی ناماقوڵی بە دووبەیکردنی کوردستاندا وردە کوردستان گۆڕاوە بۆ یەکێک لە وڵاتە ئەفریقیە ناڕێک و ئاڵۆز و بێسیستم و هەژار و پیس و پۆخڵەکان. ئەمڕۆ لە کوردستاندا جۆرێک لە هەژاری پەیدا بووە کە لە قۆناغەکانی پێشتری کۆمەڵگای کوردیدا بوونی نەبووە. وەک چۆن جۆرێک لە دەوڵەمەندیش دروست بووە نەک تەنها لە مێژووی کوردستاندا پێشینەی نییە بەڵکو لە زۆر شوێنی تری دنیاشدا نایدۆزینەوە. ناڕێکی سەرەکی لە سیاسەتی پێشخستن و گەشەدان بە کوردستان لەو تێڕوانینەدا بەرجەستەیە کە بۆ گەشەکردن و پێشخستن هەیە. کوردستان خاوەنی سامان و کەرەسەی پێشکەوتن و بەرەو پێشچەوەچوونی زۆر گەورەیە، بەڵام بە مەرجێک ئەو تێڕوانینەی ئاراستەی گەشەکردن و پێشکەوتنەکانەکە تێڕوانینێکی زانستی بێ و سێنتەری چالاکی و پرۆژەکانی گەشەدان بێ بە گشتێتی ژیانی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و کلتوری نەک گەشەدان بەتوانە ئابوووریەکانی نوخبەیەکی ئابووری بچووک و داخراوکەوە گوتمان هەمان نوخبەی سیاسی باڵا دەستە لە کوردستاندا. مامەڵە نەکردنی گەشەکردن وەک دیاردەیەکی هەمەلایەن کە تیایدا گەشەکردن ڕووی لە زیاد لە مەودایەکی کۆمەڵایەتی و سیاسی و کلتوری و دەستگایی بێ و کوردکردنەوەی گەشەکردن بۆ دروستکردنی ئوتێل و بازار و چێشتخانە و باڵەخانە و پرۆژەی نیشتەجێبوونی نوخبەوی گرانبەها و دروستکردنی شاری دابڕاوی خەون و گوندی ئەڵمانی و سویدی دوور لە ژیان و خەم و پێداویستیەکانی خەڵک لە سێنتەری ئەو شێوازی گەشەکردن و پێشکەوتنەدایە کە ئەمڕۆ لە کوردستاندا سەروەرکراوە. هەر دیدێکی گەشەخواز کورد بۆەوە بۆ مەسەلەی ڕازاندنەوە و مکیاجکردنی ڕووکاری دەرەکی شارەکانی کوردستان بە نرخێکی ئێجگار گران کۆمەڵگای ئێمە تووشی کێشە و نەهامەتی گەورە ئەکا. گەشەکردنی ڕاستەقینە لانی کەم 4 ڕەهەندی هەیە و کۆمەڵگای کوردی دەبێت لەو 4 ڕەهەندەدا بە شێوەیەکی هاوسەنگ گەشە بکە. یەکەمیان ڕەهەندی ئابووریە کە تیایدا خاڵی سەرەکی بریتیە لە دروستکردنی ژێرخانێکی ئابووریوە کە بتوانێت بە بەردەوامی فرسەتی کارکردن بۆ دەستی کاری پێگەیشتوو لە وڵاتدا مەیسەر بکە هەم سوود لەو کەرەستە و توانە و ئەگەرە ئابووریانە وەربگرێ کە لە وڵاتەکەدا ئامادەیە و هەوڵی ئاکتیڤکردن و بەگەڕخستن و باشترکردنیان بدا. نەناردنەدەرەوەی سەرمایە بۆ دەرەوەی کوردستان و خستنەگەڕ و بەکارهێنانی لە ناوخۆی کوردستاندا بە مەبەستی چالاکردن و پتەوکردنی ئابووری وڵاتەکە خۆی بەشێکە لە هەر استراتیژیەتێکی بەرپرسیاری گەشەکردن و بەرەو پێشەوە چوونی ئابووری. خستنەگەڕی پارە لەو پرۆژە ئابووریانەدا کە درێژخایەنن و دەتوانن لە ڕووی استراتیژیەوە بۆ کۆمەڵگای کوردستان سوود بەخش بن دەبێت بچێتە شوێنی ئەو پرۆژانەی کە قازانجی خێرا و دەست بەجێ ئەکەن و داهاتەکانی ئەچێتە گیرفانی نوخبەیەکی بچووکەوە. گەشەی ئابووری نابێ جۆری ناماقوڵ و نایاسایی و نائەخلاقی دەوڵەمەند بوون و جۆری کوشندە و ئێهانەکاری هەژار بوون بەرهەم بهێنێ.
ڕەهەندی دووهەمی گەشەکردنی تەندروست گەشەکردنی کۆمەڵایەتیە. گەشەکردنی ئابووری وڵاتێک گەر بووە هۆی پاشکەوتنی کۆمەڵایەتی یان بووە هۆکاری دروستبوونی کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی گەورە، گەشەکردنێکی ناڕاست و هەڵەیە. بۆ نمونە نابێت ئابووری وڵاتەکە بە جۆرێ بخرێتە گەڕ کە بەردەوام توێژی تازەی هەژار و بێکار و لاواز دروست بکە، متمانەی کۆمەڵایەتی لاواز بکە و بەخیلی هێزە کۆمەڵایەتیەکان بەرامبەر بە یەکتر گەورە و زیاد بکە. ئەو پرۆژانەی لە کوردستاندا بە ناوی شاری خەون و شاری بەهەشتی و شاری جوانی ناودەنرێن، پرۆژەی نیشتەجێبوونی تەواو ئۆتۆماتیک و لە دنیای دەوروبەری خۆی دابڕاون. لە کاتێکدا بە هەزاران هەزار خەڵکی تر ئەگەر بە ملیۆنان نەبێ ئاوی پاکی خواردنەوەیان نییە، ماڵیان نییە، پارەیان نییە، ژیانێک دەژین لە ژیانی پەناهەندە ئەچێ تا ژیانی مرۆڤێکی ئاسایی. ڕەهەندی کۆمەڵایەتی گەشەکردن ڕەهەندێکی ئێجگار گرنگە. ئەوەی ئەمڕۆ لە دایک دەبێ و دەزانێت لە گەورەیدا شانسی پێشکەوتنی کۆمەڵایەتی سفرەیان زۆر لاوازە، ئەوەی دەزانێت کە ناکرێ سوود و قازانج لە توانا و بەهرە و زانینەکانی وەربگیرێ، یان ژیانێک دەبێ بژی شایستەی ئینسان نییە، یان هەست بە بێدادی و جیاوازیەشی گەورە بکە لە شانسی باشکردنی ژیانیدا. ئەو کەسە لە بری ئەوەی ببێتە سەرچاوە و بنەمای پێشکەوتنی کۆمەڵایەتی و ئابووری دەشێت ببێتە بۆمبێکی کاتی و لە ژێر پایەکانی ئەو کۆمەلگایەدا بتەقێتەوە. بۆیە گەشەکردن و پێشکەوتن دەبێت هاوشان بێت بە زیادبوونی بڕ و ڕادەی هەستکردن بە هاوڵاتی بوون و هەستکردن بە بەرپرسیارەتی ئەخلاقی هاوڵاتیان بەرامبەر خۆیان و وڵاتەکەیان، نەکبوون بە دوژمن و ناحەزی ئەو دنیای دروست دەکرێت. لێکدان و ئاوێزانکردنی گەشەکردنی ئابووری لەگەڵ گەشەکردنی کۆمەڵایەتیدا کارێکی ئێجگار گرنگە. پرۆژە ئابووریەکان دەبێت ژیانی گشتی کۆمەلگا بەرزتر بکاتەوە و لە قازانجی زۆرترین هێزی کۆمەڵایەتیدا بێ. هەروەها دەبێت بە شێوەیەکی بەردەوام لە خزمەتی کەمکردنەوەی جیاوازی نێوان ژیانی شار و ژیانی لادێ بێ، نەک وەک ئەوەی ئەمڕۆ لە کوردستاندا ئامادەیە کە گەشەکردنی شارە گەورەکان لەسەر حسابی دروست نەکردنەوە و گەشەپێنەدانی ژیانی لادەکانی کوردستانە. دەبێت هاوسەنگیەک هەبێت لە نێوان بڕی ئەو سەرمایە نەتەوەیەی لە شارەکاندا سەرف دەکرێ لەگەڵ بڕی ئەو سەرمایەیەدا کە لادەکاندا سەرف دەکرێ. هەوڵدان بۆ زیندووکردنەوە پاراستنی ڕەهەندە پۆزتیڤەکانی کولتوری لادێ لە شێوەی کاری هەرەوەزی و ڕۆحی، هاریکاری و بەتەنگ یەکدێوەچوون و خەمخۆری و سادەیی و دڵپاکی. هەروەها گەشەکردن و پێشکەوتنی ڕاستەقینە هاوسەنگیەکی تەندروست لە نێوان بڕ و ڕادەی کۆچ لە لادێوە بۆ شار و لە شارەوە بۆ لادێ ڕادەگرێ. ئەمڕۆ ئەو هاوکێشەی لە نێوان لادێ و شاردا لە کوردستاندا دروست بووە زۆر جیاواز نییە لە هاوکێشەی دنیای دوای ئەنفال. واتە هاوکێشەی وێرانکردنی لادێ و بەلادێکردنی شارەکانە. گۆڕینی ئەم هاوکێشەیە پێویستە لە سەنتەری هەموو بەرنامەیەکی گەشەکردن و پێشکەوتندا بێ. لەمەش بترازێ پێویستە گرنگیدان بە شارەکانی کوردستان گرنگیدانێکی هاوسەنگ بێ. نابێت دووبارەکردنەوەی هەمان مۆدێلی بەعز بێ کە هەموو هەوڵەکانی بۆ گەشەدان بوو بە پایتەخت لەسەر حسابی سەرجەم شارەکانی تری عێراق. ڕەهەندی سێمی گەشەکردن ڕەهەندە سیاسیەکەیەتی. ئەوەی کە دەبێ بە بەردەوام بیری لێ بکرێتەوە ئەوەیە ئایا ئەو پلان و سیاسەتی پێشکەوتنانەی کە هەن چەندە بڕ و ڕادەی متمانەکردنی سیاسی لە وڵاتەکەدا گەوراکەن. گەشەکردنی هیچ وڵاتێک تەنها مانای زیادبوونی بڕی پارە و داهاتی ئەو وڵاتە نییە، بەڵکو مانای ئەوەشە ئەو سیستمە سیاسیەی کە ئامادەیە چەند قابیلی متمانە و باوەڕپێکردنە، چەندە ئەو زیادەیە خزمەت بە دەستەبەرکردنی ئازادی سیاسیەکە، چەندە دەخرێتە خزمەت گەشەی دیموکراتی یاخود دەچێتە ژێرخانەی مۆنۆپۆڵکردنی دیکتاتۆریانەی سەروەت و سامانەوە. پێویستە لە نێوان گەشەکردنی ئابووری وڵاتێک و گەشەکردنی بڕ و ڕادەی متمانەکردن لەو وڵاتەدا پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەبێ. ئەوەی ئەمڕۆ لە کوردستاندا ئامادەیە ڕێک پێچەوانەی ئەمەیە. ئەوەی گۆڕانەکانی دوای ڕاپەڕینی بێمانە و بێنرخ کردووە پەرەسەندنی ڕادەی بێمتمانەی خەڵکە بەو نوخبەیەی پلانی گەشەکردن و پێشکەوتنی کوردستاندا دەنێ. چونکە بڕی زیادی سامان چۆتە خزمەت نوخبەیەکی بچووک و بێرۆکرات و خێڵگەرا. لەلایەکی ترەوە هەر گەشەکردن و پێشکەوتنێک نەبێ بەهۆی بەهێزبوون و چالاکبوون و ئاسانبوونی چۆنێتی ئیشکردنی جیهازی ئیداری، نەبێتە هۆی کەمبوونەوەی بڕی چەوساندنەوە و بێدەنگکردن و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. گەشەکردن و پێشکەوتنێکی نابەجێ و ناڕاستە. ئێمە لە کوردستاندا بە ئاشکرا دەبینین کە بڕی زیادی سەرمایە خزمەتی تەنیا بە لەدایکبوونی نوخبەیەکی باڵادەست و پاوانخواز لە هەموو بوارەکاندا ئەکا
گەورەترین هەڵە و خراپترین و ترسناکترین شتێک دەسەڵاتدارانی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە لە ڕووی سیاسیەوە ئەنجامیان دابێ لە دوای شەڕی ناوخۆوە بە حیزبکردنی تەواوی جیهازی ئیداریە. ئەم جیازە بەڕادەیەک حیزبیە بۆتە ڕێگرێکی گەورە لە بەردەم هەر گۆڕانێکی ڕاستەقینەدا. بەڕادەیەک خودی ئەو دەسەڵاتدارانە خۆشیان گیریان بەدەست کێشەی گۆڕان و بچووکردنەوە و ئاکتیڤکردنی ئەو جیازەوە خواردووە و لەشکرێک بەڕێوەبەر و ئیداری حیزبیان دروست کردووە کە بەڕێوەبردننی وڵاتەکەی یەجگار زەحمەت کردووە. ڕەهەندی چوارەم لە گەشەکردندا ئاگاداربوونی ژینگە و پاراستنێتی لە پیسبوون و وێرانبوون. ئەوەی ئەمڕۆ تەماشای فەزای شارەکانی کوردستان بکە بڕێکی زۆری تۆز و دووکەڵ و پیسی دەبینێ. ئەوەی دەرەوەی شارەکان ببینێ سەری سوڕ دەمێنێ لەوەی چۆن بوون بە سەرنوێلکی گەورە. بەستنەوەی پرۆژە ئابوووریەکان بە پاراستنی ژینگەوە لە پیسبوون و وێرانبوون ڕەهەندێکی گرنگی پێشکەوتن و گەشەکردنی ڕاستەقینەیە. کارکردن بۆ وەگەڕخستنی وزەی سروشتی بۆ بەرەمێنانی کارەبا، بەکارهێنانی میتۆدی زانستی نوێ بۆ کۆبەندکردن و دابەشکردنی ئاوی باران و ڕووبارەکان، پاراستنی سامانە سروشتیەکان و هەڵسو و کەوتکردن لەگەڵیان وەک سامانی نەتەوەیی نەک وەک سامانی شەخسی و بەهەدەردانیان. ئەمانە و چەندین بواری تر پێویستیان بە کەسان و دەستگا و کۆمیسیۆنی پسپۆڕ هەیە کە خەمی نەک تەنها پاراستنی سامانە نەتەوەیەکان بخوا، بەڵکو و خەمی نەوەکانی ئایندەش ببێ بە بەرنامەی سیاسیان. نەنجیەکی گەورەیە بۆ حکوومەتی کوردستان کە گەورەترین بودجێ لە بەردەستدایە و گەورەترین سامانی سروشتی لە وڵاتەکەیدا ئامادەیە کەچی خەڵکی بە بەنزین کارەبا بەرهەمدێنن و بەبیر لە ماڵی خۆیاندا پێداویستی ئاوی ڕۆژانەیان دابینەکەن. بە کورتی هەموو استراتیژیەتێکی گەشەکردن و پێشکەوتن دەبێت داوسەنجیەکی هێت لە نێوانی ئەو چوار لایەنانەدا و بەسەر یەکەوە دنیایەک دروست بکەن کە لانی کەمی هارمۆنیەتی کۆمەڵایەتی، هاریکاری و مشهور خواردنی یەکتری تێدا بێ. نەک بەشێکی کۆمەلگا بکات بە دوژمنی بەشەکەی تری و ژینگەیەک دروست بکات پیس و پڕمەترسی تەندروستی. لەگەڵ بیرکردنەوە لە هەر پرۆژەیەکی ئابووریدا دەبێت بیر لەوە بکرێتەوە ئەو پرۆژەیە کاریگەری لەسەر هاوسەنجی کۆمەڵایەتی، لەسەر ژینگە، لەسەر گەشەکردنی ئابووری کۆمەلگا وەک گشتێک چییە و چۆنە. ئەو پرۆژانە چ دنیایەک دروست دەکەن و ئەو نرخە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و کلتوریانە چین دەبێت بدرێن و ئەو دەستکەوتانە چین کە دروستی دەکەن. لە هەمووشی گرنگتر بەدەمەوە چوونی داواکاری و پێداویستیەکانی ئەمڕۆ نابێت ژیانی نەوەکانی ئایندە بخاتە مەترسیەوە، نابێت نەوەیەک دنیا بگۆڕێ بە پرۆژەیەکی تایبەت بەونەوەیە بێ بیرکردنەوە لەوانەی لە دوای ئەوە دێن. ئەو کۆمەلگایی بیر لە ئایندەی خۆی نەکاتەوە، لە ڕاستیدا بیری لە ئێستای خۆشی نەکردوتەوە. بیرکردنەوە لە ئایندە لە ئێستاوە دەست پێەکە، لە بیرکردنەوە لە جۆر و چۆنایەتی قوتابخانەکان، لە ڕادەی خوێنەواری و نەخوێنەواری لە وڵاتدا، لە جۆر و ئاست و چۆنایەتی نەخۆشی و نەخۆشخانەکان، لە سیستمی سزادان و شێوازی زیندانەکان، لە جێباوەڕی و بوێری دادگاکان، لە جۆری خۆراک و بڕی تێری و ڕادەی برسێتی لە وڵاتدا، لە ژیانی دانیشتوان وەک گشتێک و لە ڕێژەی مردن و ڕێژەی لەدایکبوون و چۆنێتی دەستەبەرکردنی مامەڵەکردنێکی ئینسانیانە و پڕ ڕێزی مناڵان و پیران و کەوتان، بەرزکردنەوەی ئاستی ژیانی ئافرەتان و کردنەوەی ئەگەری بەشداری بەردەوام و پێشکەوتن لە بەردەمیاندا. کۆتایی هێنان بەو هەموو بێداریەی لە وڵاتەکەدا بەرامبەر بە ئافرەتان ئەنجام دەدرێ و ڕۆژانە بەرهەم دەهێنرێتەوە. کارێکی ئێجگار گرنگ و سەرەکی هەموو بەرنامەیەکی ڕاستەقینەی پێشکەوتنە. لە ڕاستیدا هەر بەرنامەیەکی پێشکەوتنی کۆمەڵایەتی مەسەلەی ئافرەتی لە سێنتەری کارەکانی خۆیدا دانەنا باز بەسەرێکێک لە